كان ئەوە بوو لەبارەی جەنگەکە کە ئاشتێک لە گۆڕەیە چیرۆکەکە بەم شێوەی خوارەوە وا پێشبینی کراوە باس کرا کە فڕۆکەیەکی نەفەر هەڵگر بەڕێکەوتن لە تارانەوە فڕیوە بۆ ئیسلاماباد چیرۆکەکە وا بوو کە قالی بافی تێدایە سەرۆکی پەرلەمان و کەسایەتی دیاری ئێرانی یان گفتوگۆی ڕاستەوخۆی کردووە لەگەڵ ویتکۆف و کۆشنەر ئەمە ترەمپوتی بەڵام قالی بافوتی من نەچوو شتیوان نەبوو و دانیشتنی ڕاستەوخۆشمان نەکردووە هەندێک سەرچاوی زانیاری و هەندێک بەرپرسی باڵای هەم عەمان هەم ئیسلاماباد بەتایبەت میدیاکانی ئیسلاماباد ئەویان ڕەت نەکردەوە دوجار عراقچی عەباس عراقچی وەزیری دەرەوەی ئێران باسی لەوە کرد وتی هەوڵ هەیە بۆ گفتوگۆ بەڵام هێشتا هەنگاوی کردداری نەندراوە و هیچ دانیشتنی ڕاستەوخۆ نەکراوە دا سیناریۆکان بەم شێوەیە بوو تەنانەت هەندێک 19 خاڵ و هەندێک 15 خاڵ و هەندێک 11 خاڵی مەرجی ئەمریکایان بۆ ئێران خستەڕۆ وە لە بەرامبەریشدا باز لەوە کراکە ئێرانیش کۆمەڵێک مەرجی خستۆتە ڕوو کە دوایی بۆتان باسەکەم لە هەموو ئەوانەدا بەڵام هیچ شتێک ڕوون نەکرایەوە تەنانەت شەوی ڕابردوو دۆناڵد ترەمپ سەرۆکی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا وتی ڕۆژنامەوانێک لە کاتی دیاریکردنی وەزیری ئاسایشی ناوخۆی ئەمریکا لە کاتی مەراسیمەکە وتی دانوستان هەیە وتی بەڵێ هەیە بۆ ئاگربەست وتی بەڵام ئەم جارە جێدی ڤانسی جێگرم بەشدار بێت و خۆشم سەرۆکم خۆشم لە ناو ئاگربەست و لە ناو بابەتەکەیە جارێکی تر هەواڵێک هاتە ئەمڕۆ وتیان کە تا ئێستا ئێران بۆ ڕۆژی پێنجشەممەوە تا سبەی هیچ وەڵامێکی نەداوەتەوە کە ئایا ئامادە دەبێت بۆ ڕێکەوتن یاخود نا قسەکە وەیە ئێرانیەکان بەگشتی گومانیان هەیە لەوەی کە لە دوو گەڕی ڕابردووداوەشیان نەشاردوتەوە لەسەر زاری بەرپرسە باڵاکانەوە کە لە دوو گەڕی ڕابردوو و لە شەڕی 12 ڕۆژەی ساڵی ڕابردوو و لەم جارەشدا بڕیار بۆ گفتوگۆ بێ و کات و ڕۆژ و هەموو شتێک دیاری کرا و تەنانەت هێدلاینەکان و مەسەلەن هێڵە گشتەکانیش دیاری کراون بەڵام لە پڕ ئەمریکا و ئیسرائیل ینی زەربەی سەربازیان لە ئێران داوە متمانەیان نییە ئەمە ئاشارنەوە قسەیەکی تر هەیەڵێن ئەمە بۆ ئەوەیە کە هێزی مارێنس ئەوەی کە ئەمڕۆ ئەمریکا و دۆناڵد ترەمپ باسی لێوەکە بێتە ناوچەکە و بگاتە ناوچەکە و ئەیانەوێ ئێران خافڵ گیر بکەن ئەمە هەموو ئەو چیرۆکانن کە لەبارەی ئاشتیە و لە پرسی ینی ئاگربەستەکە ئاڵاون هیچیان بە دەقیقی ڕوون نین بەڵام ناشزاندرێت وەکو ئەوترێ لە گەرمەی جەنگەکاندا خەتێکی دیبلۆماسی هەر هەیە بۆی بڵێ کاکە باواز لەو کوشت و بڕە بێنین و لەسەر شتێک بگەینە ڕێکەوتن ئێستا نازاندرێت کە ئایا لە ژوورە هەواڵگریەکان ئێران و ئەمریکا لە گفتوگۆدا هەبوونیان نا ئێران ڕەتی کردوتەوە ئەمە بێ بۆ ڕۆژانی داهاتوو بەجێبێڵین چونکە هەتاوەکو لە ژوورە هەواڵگریەکانەوە هەندێک زەمینە سازی نەکرێ زۆر ئەستەمە دیبلۆماتکارەکان بڕۆنە سەر مێزی گفتوگۆ ئەمە واقعی حاڵی شەڕە بەتایبەت لەگەڵ ئەمریکا و بەتایبەت لەگەڵ ئێرانە بابەتەکە بەم جۆرێ ئەوەی کە ئێران داوە ئەوەی ئەمریکا داوایەکە با پێشتر پێتان بڵێم ئەمریکا داواکە بەرهەمهێنا یا پیتاندنی یۆرانیۆم و بەکارهێنانی سوود لێبینینی لەلایەن ئێرانەوە بچێتە خاڵی سفر و ئەو 400 کیلۆی کە باسی لێەوە کرێت گیان ئەو بڕێی کە باسی لێەوە کرێت ئاشکرا بکرێت بۆ ئەوەی ببرێتە دەرەوەی ئێران ئەمە یەکێکە لە خاڵەکان دوو ئێران لەسەر مێزی گفتوگۆ بەڵێمدا کە موشەی دوور هاوێژ و تەنانەت
شوێنی بەرهەمهێنانی وێستکە دوورهاوێژەکان و درۆنەکانیشی کۆتایی پێبێن. سێ بە هاوبەشی گەروی هورمز لەگەڵ ئەمریکا بەڕێوە ببات. چوار بە هەموو شێوەیەک واز لە پاڵپشتیکردنی شۆڕش بێنێت لە دەرەوەکەوەی خوان ئێڵێن ئێرانیەکان بۆ نمونە حوسیەکانە بۆ نمونە حزبوڵای ئێرانیە حزبوڵای لوبنانیە بۆ نمونە حزبوڵای عراقیە و هەندێک لایانی پرۆکسی کە لە عراقا لەو ماوەیە لە بەرژەوەندی ئێران جموجۆڵی سەربازیان کرد تەنانەت دەرهەق بەهرێمی کوردستانیش. و لە هەمووی گرنگتر ئەوەیە کە دام بە ئیسرائیل دابنێت. ئەمەم خاڵش بۆ ئیسرائیل خراوەتە ناو گفتوگۆکە و وردەکاری دیکەشی تێدایە، بەڵام ئەوانە زۆر سەرەچین. ئەمە مێدیاکان بڵاویان کردوتەوە لە سەرچاوی نزیک لە ئەمریکەکانەوە لە سەرچاوی نزیک لە کەسایەتە سیاسیەکانەوە. لە بەرامبەردا قسەیەکەیە کە ئێرانی شوەرەقەیەکی هەیە و ئەم ئێوارەیە بروسکەیەک هاتوەکو هەواڵ ئەویش وتی ئێران تا ئێستا هیچ وەڵامێکی ئەرێنی داواکاریەکانی ئەمریکای نەداوەتەوە. ئەوەیە کە باسێکەم ژووری هەواڵگری ژووری مخابەراتی ئەبێ پێشتر تاوتێ ئەو بابەتە بکرێ ئەنجا کاغەزەکە وەرەقەکە داواکاریەکان ئەدرێتە دانوستانکارەکان و دیبلۆماتکارەکان لەسەر ئەم چەند خاڵە ڕێکەون یا لەسەر ئەم چەند خاڵە ڕێک ناکەون. ئەمە خەتی سوورە، ئەمە هێڵی سوورە، ئەمە هێڵی سوور نییە بەتایبەت بۆ ئێرانیەکان. ئەمە لەلایەک ئێرانیەکانی ژۆک و باسی لێکرێن باسی لێوەکەن ئەوەیە کە چەند خاڵێکیان خستۆتەڕ لەوانە گەروی هورمز لای ئەوانە بێ و ڕەتیان کردوێتەوە ئەمریکا لێ نزیک بێتەوە. و لەمە دووە هاوشێوەی بابلمەندە بوو، هاوشێوەی بۆسفۆڕ و هاوشێوەی گەروەکانی تر یان تەنگەکانی تر ئەویش گومرجی خۆی وەرەگرێ و لە ئێستا وەریەگرێ وەکو باسییان لێوە کردو خۆ پێشتر وەرمان نەگرتو بە ئێستا وەریەگرێ حەقی خۆمانە. و مەسەلەی یۆرانیۆمەکەش ئامادەین بە لیژنەیەکی هاوبەش بەڕێوە ببرێت و ئەم لیژنێ ئەم لیژنە هاوبەشە لە ناوخۆ بێ و پیتانی یۆرانیۆمەکەش بۆ وێزگا وزەکان بێ بتر بۆ ئەوانەی کە سوودبەخشن و لە چوارچەوەی اتفاقیاتی ڕێکەوتنامەی جیهانیەکاندا ڕێگە پێدراون و دەست لە موشەکیش هەڵناگرێ بەڵام کەمیەکاتەوە لەبەرەوەی لە چەند ڕۆژی ڕابردوودا کاتێک چەند موشکێک یان دوو موشک ئاراستەی زەریای هیندی کرا لە بنکەکانی ئەمریکا و بەریتانیا کە دانەیەک لە ئاسمان کرایە خوارەوە دانەیەکیش نەگەیشتە شوێنەکەی 4000 کیلۆمەتری بڕی بوو. ئەمە زەنگێکی مەترسیدار بوو بۆ ئەمریکەکان و بەریتانیەکان و بۆ وڵاتانی ئەوروپاش وتیان هەتا لە مێدیاکانی هەندێک لە مێدیاکانی نزیک لە کۆمارەکانی ئەمریکەکان وتیان ئاها وتمان موشەکەکانی ئێران ئەگاتە ئەوروپا بەڵام هەرزوو ئێران ڕەتی کردەوە کە ئەوانە ئەو موشەکانە هی ئەوان بن. ئێران ئەم وەرەقەیە هەیە هەموو ئەوانە چ وەرەقەکەی ئەمریکا چ وەرەقەکەی ئێران تەنها دەنگۆیە هیچی فەرمی نییە. بەڵام لە ڕاستیشدا لە چ لە پێششەڕی 12 ڕۆژە و چ لە ئەم جەنگەش ئەم بابەتانە بابەتی سەرەکی بوون. ئەم دووکەڵە بێ ئاگر نییە. ئەوەی ئەمە باسی ئەو خاڵدان وسانانە ئەکەین بەڵام هەر ئەمڕۆ هەڕەشەی دیکەی سەربازی هات کارۆلینای وتەبێژی کۆشتی سپی کەمێک پێشێستا هاتە سەر شاشەی مێدیاکان و وتی ئێمە گورزی کوشندەتر لە ئێرانە دێ و لە شەوی ڕابردووشەوە فڕۆکەی بیتێن بردومانی هەبووە لە خاچی ئێرانە. باس لەوا کرێت کە لە دەوروبەری بوشەهر بردومانی کردووە و لە چەند وێزگەیەکی دیکەی داوە و تەنانەت باز لەوە کرا کە ڕۆژی پێنجشەممە ئەم فڕۆکانەی کە 5,000 مارێنزی هەڵگرتووە و ئەیانەوێت بە پەڕەشوت دابەزن ئەوەی کە لە عەرەبیە لە وەکو مستەڵەحی سەربازی پێ ئینزال جەویەکەن ئەگەنێرە. حەمەد قالیبافی شوتی زۆر دەمێت کە چاوەڕوانتانین وەرن ئێمە 40 ساڵ زیاتر چاوەڕێین بێن وەڵامتانە دەینەوە. لەلایەک بابەتی ئاشتی و دانوستان گەرمە و لەلایەک مەسەلەی هەڕەشە لە یەکترکردن گەرم و گورترە بەڵام هەم شەپۆ گورزی موشەکی
ئێران بۆ سەر ئیسرائیل و بۆ وەکو خۆیان ئەڵێن سەر بەرژەوەندەکانی ئەمریکا لە وڵاتانی کەنداو و بەم ڕۆژەوە بۆ سەر قەتەر بەردەوام بوو و لە دوێنێشەوە بە تایبەت خەڵکی هەرێمی کوردستان و ئەوەی کە ئێوە بینێرن هەستان بەوە کردووە کە فڕۆکە جەنجەکان بەردەوام بەو ڕێگایەوە بوون و ئەوەی کە ئەوترا لە ئاسمانی شارەکانی هەولێر و سلێمانی و تەنانەت گەرمیان و ڕاپەڕینیش دەنجی فڕۆکە زۆر بەنزمی دێت ئەوەیە کە بە بەردەوام چوون ئامانجەکانیان لە ئێران پێکاوە و گەڕاونەتەوە واتە یەک بەپێ ئەوەی کە باس لە دانوستان و ئاگر بەستەکرێ ئەنجاوتیان خۆ 5 ڕۆژ ئاگر بەستە ئەوە ئاگر بەستە کە ئەیبینین کە فڕۆکە بەدلەکە لە ئاسمانی ئێران موشک بەدلەکە لە ئاسمانی ئیسرائیل و وڵاتانی کەنداو و ئێستا سوپای پازداران ڕایگەیاندەوە فڕۆکەیەکی جەنجی F-18 ئەمریکامان لە ئاسمانی دابەهار خستۆتە خوارەوە واتە جموجۆڵە سەربازیەکانیش بەردەوامن ئەوەی پێوەست بە پێشهاتی هەرێمی کوردستان بێ ئەوە بووە دوای ئەوەی دوێنێ یان بەرەبەیانی دوێنێ بەرەبەیانی دوێنێ زۆر باشە بە ژمارەیەک موشەکی بالستیک یەکێک لە ستان کرایە ئامان 6 پێشمەرگە شەهید بوون و ژمارەیەکی شتیادا بریندار بوون کاردانەوەی گەورەی بە دوای خۆی داهێنا ئەمڕۆ لە کاتی بەشداریکردندا سەرۆکی هەرێم وتی ئێرانیەکان پەیوەندیان پێوە کردن و توانە بە هەڵە بووە شتۆ گروپێک ئەو گروپەی کە لە سنووری ورمێن زانیاریی هەڵەیان بۆ هاتووە و بردومانیان کرد بەڵام لە ئەنبار بە شێوازێکی حەشدی شعبی کرایەوە ئەمڕۆ واتە لە عراقیش حکوومەتی عراقی باسی لەوە کرد ئیدی ئێمەش وەڵاممانە بێ وەڵام نازانام وەڵامی چی ئەدەنەوە ئەبێ چاوەڕوان بکەین ڕۆژ بە ڕۆژ خێراترە بن ئێستا سەرۆکی ئەنجومەنی نوێنەرانی ئەمریکا ڕایگەیاندووە ئامانجەکانی جەنجی ئێران بەدی هاتوون کۆچی سپی ژەڵێم ئێران ڕاستی دۆڕاندنی لەم ئاشتیە نەکوشتن و کاولکاری زیاتر ترەمپ دەتوانێت دەرگای دۆزەخ لە ئێران بکاتەوە ئەمەش بابەتێکی دیکەیە کۆشی سپی لەگەڵ ئەنجومەنی نوێنەرانی ئامانجەکانی جەنگ بەدی هاتوون ئەوەی کە سەرەتا گەلی ئەمریکایان بۆ زەمینە سازیان بۆ کرد بۆ گەلی ئەمریکا کە بچنە ناو جەنگەوە ئێران مەترسیە لەسەر ئەوروپا ئێران مەترسیە لەسەر بازرگانی ئێران مەترسیە لەسەر کۆمەڵێک بابەتی دیکە بەڵام ئێستا خۆی شەوی ڕابردوو لە ئەمان ئەولێ دوانە دۆناڵد ترەمپ وتی کە مەترسیەکان نەماون ئێران مەترسی نییە بۆ سەر ئێمە کەواتە ئەبێ بژاردەی ئاشتی بێ بەڵام وەکۆی باس نەوێت ئێران بە تەواوەتی تەسلیم کرد بەڵام ئێران وەرەقەی هەیە ئێستا کارتی هەیە تا ئێستا گەروی هورمز کارتە بەهێزەکانیەتی موشەکەکانی گەرە کارتە بەهێزەکانیەتی و بەردەوامیش لەناو ئەو وەکو وتم لە سەرەتاشدا لەناو ئەو ئاڵ و گۆڕ و گۆڕانکانیانە و باسکردن لە ئاگربەستدا پرسێک هەیە ئەویش مەسەلەی هەڕەشەکردنە بە بەردەوامی ئەو تا کۆشتی سپی یان وتەبێژی کۆشتی سپیاڵێ ترەمپ حەزی لە ئاشتیە بەڵام ئەگەر ئێران خۆی ڕادەست نەکات ئەوە دەرگای جەهەنەم بەسەر ئێران ئاکەنەوە ئێرانیش لێدوانی چونترەدا ئەڵێ ئێمە نەک تەسلیم نابین مەرجشمانێ داشرۆڤە و زانیاریەکانمان لەسەر ئەو بابەتانە بەردەوامە بێ کەمێکی تر یانەگەر هاوکارانم ئامادەیان کردبێ دکتۆر ئاراس عەبدوڵڵا سپۆڕی پەیوەندیە نێودەوڵەتیەکان لە شاری هەولێرەوە لەگەڵمانە بێ و کەمێکی تر هاوکارمان دکتۆر عەلی لێرە ئامادە ئەبێ گفتوگۆی زیاترەکەین وەکو وتم ئێوارەی ئەمڕۆ باس لەوە کرا کە ئێران هەواڵێک هات وتی ئێران هیچ وەڵامێکی ئەرێنی
ئەمریکای نەداوەتەوە لەبارەی گفتوگۆ بەڵام ئێستا فەیزی فەرمی ئەکسیۆس ئەڵێ ئیدارەی ترامپ هیچ پەیامێکی ڕسمی لە ئێرانەوە پێنەگەیشتووە پێشنیازەکە ڕەت بکاتەوە بێدەنجەکەیە هەروەکو ئەوی پێم وتن ژووری مخابرات ژوورە تاریکەکان ئەبێ ئەم بابەتە لەوانەوە دەرچێ ئەنج بڕوە بۆ دیبلۆماتکارەکان و لە دیبلۆماتکارەکانیشەوە بۆ میدیا ئەو فڕۆکەیە بوو کە کەوتە خوارەوە کاکڕێبین بەڵێ ئەگەر میوانەکەی و لێرمان ئامادە بێت دکتۆر ئاراس عەبدوڵڵا بچینە لای دکتۆر ئاراس بەڕێز دکتۆر ئاراس سڵاو لێبێ ئەم کاتت باش ئەم سەرەتا ئەمە بەڕێستاوەکو پسپۆر شارەزایی خۆتان پێت وایە جەنگەکە پێی ناوەتە چ قۆناغێکەوە شەو باش کاک دکتۆر جانا ڕێز و احترام بۆ بینەرانی کەناڵی کورتسات نیوز هیوادارم ساغ و تەندروست بن هەر لەو کەناڵی بەڕێستان ئەمن ئاماژەم بە شتێکدا لە ماوەکانی ڕابردوو گوتم سێ سیناریۆ هەیە لە بەردەم ئەو جەنگێکەوە ئێستا بەرۆکی ئێرانی گرتووە هێرشەکانی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا و ئیسرائیل سیناریۆی یەکەممان باس کرد کە گوتمان لە ڕێگای ئینقلابێکەوە کە ئەوە دوورە سیناریۆی دووەمیان لە ڕێگای ڕاپەڕینەکەەوە لەگەڵ ئەو لێدانانە سیناریۆی سێم کە باسمان کرد کە ئەگەرێکی سەرەکی و ئێستا هەموو فۆکسەکەش لەسەر ئەو خاڵەیە کە دەبێ ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا و ئیسرائیل بە شێوەی زەمینی بە شێوەی بەڕی داخل بن بۆ ئەوی بتوانن ڕژێمی کۆماری ئیسلامی ئێران لەناو بەندەنا ئێران بە جەنجی ئاسمانی و بە جەنجی دەریایی وەکو ڕژێم لەناو ناچێت نەمانی ڕێبەر یاخود نەمانی سەرکردەکان بەشێکی زۆری لە سەرکردەکان ئەو بە مانایانیە ڕژێمی کۆماری ئیسلام لە ڕووی سیستەمەوە لە ڕوو ڕژێمەوە لەناو بچێ بۆیە قۆنا ئەو سیناریۆی سێم کە باسمان کرد ئەوە سیناریۆ سەرچەکەی هەرچ کاتێک ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا چ بە هاوپەیمانی بە یاخود خۆی بەتەنیا لەگەڵ ئیسرائیل بێ هێرشی زەمینیان کرد دەتوانن ئەو ڕژێمە لەناو بەندەنا لە ڕێگای ئەو هێرشە ئاسمانیانەوە دەتوانن ئێران لە ڕووی سەربازیەوە لاواز بکەن دەتوانن لە ڕووی ئابوووریەوە لاوازی بکەن بەڵام گۆڕینی ڕژێم بەو شێوەیە بەرجەستە نابێت. بەڵێ بەڕێز دکتۆر ئاراس زۆر باسی ئاگربەستە کرێ باسی ئاشتیە کرێ پێت وایە و ئاگربەستە جدیەتێکی تێدا بەیان وەکو دووخولی پێشوو خافڵگیرکردنێکە و تا هێز و هێزەکانی خۆیان ڕێکەخەنەوە لە ڕووی سەربازیەوە بۆی گورزێکی دیکە لە ئێران بدەن. کاتی هەڵگرسانی جەنگ دەرچەیەک بۆ گفتوگۆ بە شێوەی ناڕاستەوخۆ بە شێوەی ڕاستەوخۆ لەلایەن هەندێک وڵاتی نێوەنگیر دەکرێتەوە ئاشتی و نەمانی شەڕە ئامانجی خۆی دەپێکێ ئەوەی بەڕێستان باستان کرد زۆر ڕاستە زۆر جاری واش هەیە ئەو دەرچانە بۆ ئەو ڕێکەوتن و ئەو گفتوگویانەی کەوا بە شێوەی ناڕاستەخۆنی تری جەنگەکەیە ترامپیش یەکێکە لەو سەرکردانە دائیمەن هەمیشە لە کاتی گفتوگۆدا با بڵێن پلانی شەڕی فەرامۆژ نەکرد زیاتر پرچە کردووە و هەمیشە بەرنامەی زیاتری بۆ جەنگەکە داناوە بینیشمانە لە ماوەکانی ڕابردوو ترەمپ کاتێک کە نوێنەرایەتی ئەمریکا یان نوێنەری ترەمپ لە خەریکی دانیشتنی گفتوگۆ بوو لە جەنجی سەرەتا لە سووریا کە لە تورکیا نوێنەری ئەمریکاشتدا بۆ خەریکی دانیشتن بوون بۆ ئاساییکردنەوەی بارودۆخە لەولایە هێرش کرا و حکوومەتی بەشار ئەسە دەناو بدرا هەمان سیناریۆ بۆ ئێرانی زۆر ڕاستە بۆیە هەبوونی مەرج یان پێشکەشکردنی پرۆتۆکۆل بۆ چەسپاندنی ئاشتی ئەو بۆمانیان نییە جەنگ کۆتایی هاتووە دانیە ئەمریکا لە حاڵەتێکدا کۆتایی بەو جەنگە دێنێ کە بزانێ ڕژێمی کۆماری ئیسلامی ئێران تەواوی مەرجەکانی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا و بگرە کۆتایی پێبهێنرێ ئەگەر ئێران ئەوەشی کرد بەمانەی تەستیم بوون دێ ڕژێمی ئێمە ئێران لەناو دەچوارچەوەی کۆماری ئیسلامی ئێران دەمێنێتەوە چۆن ئێستا تەحکوم بە ئێرا دەکرێت نابێ فڵان کەس بێ بە سەرۆک وەزیران ئەو کاتە لە ئێرانی کاتە دەدەست ئێران نامێنێت نەوتی ئێران و غازی ئێران بۆ ئەمریکا دەبێت یۆرانیۆمی ئێران بۆ ئەمریکا دەبێت سەرجەم ڕێچکە بازرگانیەکانی بۆ ئەمریکا دەبێت گەروی هەمروز دەکەوێت بۆ ئەمریکا دەبێت ئەگەر ئێران بۆ شتانە ڕازی بوو کەواتە تەسلیمبوون و نەمانی ئەو ڕژێمەیە لە ڕووی پراکتیکیەوە.
بەڵێ زۆر باشە دکتۆر. ئێستا محەممەد باقر قالیباف سەرۆکی پەرلەمان کە و پێشتاش باسم کرد ڕایگەیاندووە ینی ئەمریکا هەوڵ دەدات بۆ داگیرکردنی یەکێک لە دوورگەکانمان و باز لەوە دەکات بە هاوکاریەکێک لە وڵاتانی ناوچەکە هەوڵی داگیرکردنی یەکێک لە دوورگەکانمان دەدات و هەر کارێکی لەو شوێ ئەنجام دەن ژێرخانی ئەو وڵاتە و ناوچەکەش دەکەینە ئامان. ئەمە مەترسێکی گەورەیە. باس لە ئیماراتەکرێت لەو بارەیەوە بەڕێز دکتۆر ئاراس، ینی ئەو دوورگەی کە باسی شەکەن دوورگەی خارگە کە شادەماری وزەی ئێرانە لە حاڵەتێکی وادا پێتوانێ مەترسی گەورە دروستە بێت. ئەو هەڕەشەی قالیباف خۆتە زانی کە لە سوپاش نزیکە سوپای پاسداران. دکتۆر ئاراس مەرجەکان دەکرا لە لەوان هەردوو وڵاتدا کاک دکتۆر زانە بینیمان دۆناڵد ترامپ واژووی لەسەر ناردنی هێزی نوێ کرد بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست کەواتە بۆ مانایە دێ پلانی جەنگ بە تەواوەتی دەرثڕە هەبوونی گفتوگۆکان و نێوەنگیری وڵاتان و مەسائل حەمیدە کە لە وڵاتانە بە تایبەتی مصر و پاکستان و دروست بووە. بەڵێ ئەمریکا لە پلانیدا هەیە لە قۆناغی یەکەمدا دوو دوورگەی سەرەکی هەیە لە ئێران دەستیان بەسەردا بگرێ بۆ ئەوەی بتوانێت گەروی هورموز و ئاماژەتان پێدا لەگەڵ دوورگەی کیش. ئەم دوو دوورگەیە دوو دوورگەی سوتراتیزیینە بە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا چونکە جگە لە گەروی هورمز مەترسی لەسەر بابلمەندە بیشەیە لە ڕێگای میلیشیاکانەوە بکرێتە ئامانج بۆیە ئەمریکا زۆر ڕژدە لە سەرداجیکردنی دوورگە کیش و بگرە ناوچەیەکی ئێرانیش. ئەوەیە کە لەو قۆناغانەیەکەوە من تازە لە سیناریۆی سێم باسم کرد داگیرکردنی ئەوە قۆناغی هێریشی زەمینی بۆ سەر کۆماری ئیسلامی ئێران کەواتە دەتوانین بڵێن سەرەتای دەستپێکردنیەتی لەو ڕێگە ئەمریکا ئەگەر کیش و خارچیش بگرێت گومانی تێدانی بەس بەستیمانەوەی خۆی ئەوە بابێتێکی ترە. بۆیە بەڵێ دکتۆر ئاراس ینی باسی عراق بکەین مەسەلەن ئەلەو دو ئەبدێت لای بەڕێستان دو ئەبدێت وەک خۆش ئاماژەت پێکرد ئەو بڵاوکراوەی قالیبافە لەگەڵ قسەکانی کۆشکی سپی کە سەرنجی میدیاکان بۆ ئێستا کۆشکی سپی جارە کاتێکی جیاوازی بە کۆتایی جەنگەکە دیاری کردووە باز لە 6 بۆ 9 ڕۆژەکە کە پێویستیانم بۆ تاوکردنی ئەرکەکانیان لەم جەنگە و پاشڵێت پێویستی بە بڕیاری کۆنگرێز نییە ترەمپ خۆی ئەو کارانەی کا یاساییە و بۆ بڕیاردانە دەستپێکردنی جەنگ یاخود کۆتایی هێنان بە جەنگ. جا کاک زانە ئەوەی کە هەر ئەبدیتی عام بێ نەکەن ئێستا ئێمە باسی بکەین منیش باسی عامە لە بەکارهێنانی هێزی پەڕەشوتەوان و هێزی دەریایی و هێزی پیادەی ئەمریکا کرێ هێزی مارێن زەکرێت بۆ دەست بە سەراگرن بەسەر دوورگەی خارک یاخود بەسەر و دوورگانی کە لەو ناوچەیە وڵاتەکەمانە و لە هەر وڵاتێکەوە پلان بۆ ئەو هەنگاوە بنرێ بۆ ئەو داگیرکاریە بنرێ ئەو وڵاتە ئێمایەکینە ئامانج و بە توڵەیەک بکە هەر ئەمەدەکاریە بکە بە ئەو هێرشە ئێران هێرش بکاتەوە سەری چکە ئەوشمان بیر نەچێت لە سەرەتای جەنگەکەەوە کە دواتراش کرا بوو ئەمریکا بە موشکی کوردمەودا داری پێەکەین کە ئایا تا چەند ئەمە لە دەنگەوە بێ بەڕاستی چکە ترەمپ لە هەموو لێدوانێکە لە ماوەی چکە ترەمپ لە هەموو لێدوانێکە لە ماوەی 15 بۆ 20 ڕۆژی ڕابردووە ترەمپ باسی لێوە کردووە کە هێزی هەر دەتوانێت بە موشک هێرش بکاتە سەر ئەو داوچانەی کە ئەمریکا ئامادەکاری دیەکە یاخود ئەویش هێزی پیاوچانەی کە ئەمریکا ئامادەکاری دیەکە یاخود ئەویش هێزی پیادە بەشداری پێکە بەڵام لە هەر سیناریۆک بێ لەمانە جەنگەکە باتە قۆناغی تری مەترسیدارەوە قۆناغی ترەوە کە کۆتایەکی تاو ناڕوونترە بێ لەو 6 بۆ 9 پێ چێ زیاتریش بێت. زۆر باشە دکتۆر ئاراس ئێستا وڵاتانی کەندا و ئێستایەک هەیە لەسەر شاشەی کورسات نیوز داوا لە عراق دەکەن ڕێکاری پێویست بگرێتە بەربڕاکردنی وێرشانە لە عراقەوە دەکرێتە سەریان پەیوەندی نەماوە هەر ئەو پرسیارە بۆ جەناب دکتۆر عەلی مەسەلەن هەر ئەو بابەتەی ئەو هۆشداریە کە هەیە پێت وایە عێراق مەسەلەن لە سەرەتاوە هەر وەکو وەڵی چۆن ها قاچێکی ئەبردوو ئەگەڕایەوە ئێستا چۆتە دۆخێکەوە گەڕانەوەی نییە ینی ئەو تا هۆشداری ئەدەن مەسەلەن وڵاتانی کەندا و کە دیارە لەوێەوە هێرشان کرا بەڵە پێش کوێت ڕایگەاندە بوو سعودی ڕایگەاندە بوو تەنها هەندێک وڵاتی تری کەندا و ڕایگەاندە بوو کە هەندێک لە فڕۆکە بێفڕۆکەوانەکان ئەو درۆنانی کە هێرشەکانی پێکرێت لە عێراقەوە دێن
لە بیابانەکانی عێراقەوە هەڵدراون و ئەوانە ئەو هێرشانی ناو عێراق خۆشی کەەوە حاشاڵ نەگرن تەنها بۆ سەهرێمی کوردستانیش بۆ سەر هەولێر بۆ سەر سلێمانی کە ئەم هێرشانە کراوە هەر لە ناو خاکی عێراق خۆیەوە کراوە کە عێراق بێت تەواو یەکلای بێ حکوومەتی عێراق خۆی ئایا بە ڕسمی ئەچێتە وەکو بڵێ بەرەیەک دژی ئەم هێزانەی کە لە ناو عێراق هەم چالاکیان ناکەن یا ئایا تا چەند چاپۆشیان لەکە یان ئایا تا چەند دەسەڵاتی هەیە بەسەریانە ئەگونجە حکومەت دەسەڵاتی نەوێ بەسەریانە چکە ئەمەش بینێکی تەواو ڕەوایە بابەتێکی گەرمە و تا ڕادەیەکی زۆر لە واقعی ئەو نزیکە کە حکوومەتی عێراق دەسەڵاتی نەوێ بەسەر ئەو هێزانەی عێراقن دیفاعیشان لێکە هەندێک جار لە بەرنامەکە ئەخر ئەوەش وەکو پاراستنی باڵانسێک یعنی ناتوانێت بە ئاشکرا حکوومەتێک خاوەن سەروەری خۆیەتی خاوەن سوپایەکە خاوەن چەندین هێز و چەندین شێوازی بەرگریکردنە بڵێ ئەمە دەسەڵاتمان نییە بەسەریانە بەڵام کاک زانەوە مەبییر نەچێت لە کاتی دووەم ڕۆژی جەژن ڕۆژی 23 کە هێرش کرا سەر بارگای سەرەکی دەستگای هەواڵگری عێراق لەناو بەغا لەناو پایتەختی عێراق کە بینایەکی ڕسمی بوو و قوربانیشی لێکەوتەوە کە یەکێک لە ئەفسەرەکان کوردیش بوو خەڵکی کەرکوو بوو ئەمە هەنگاوێکی نوێ بوو بۆ عێراق ئەمە سلماندی کە بڵێ لە ناو عێراقشە عێراق بێ خۆی یەکلای کاتەوە ئادر چکە ئەم هێزانە ناکرێ بڵێن سەر بە حکوومەتی عێراق کە خۆی لە حکوومەتی عێراق بات ئەگەر بیانویە کە بێ بڵێنە فڕۆکخانەی بەغداد کە هێر شەکرێتە سەری هێرشکردنە سەر بنکەی ڤیکتۆریا هێرشکردنە سەر ئەو ملحەقە سەربازی ملحەقە دیبلۆماسیانەی کۆنسوڵخانەی ئەمریکا لە ناو فڕۆکخانە بەڵام هێرشکردنە سەر باڵەخانەی ڕسمی هەواڵگری عێراق ئەمە هێرشی تاو ڕاستەخۆی بۆ سەر حکوومەتی عێراق بەڵێ دکتۆر بابەتێکی تر هەیە ناتەنیاهۆ بۆ سوپای ئیسرائیل بەڵێ لە هەموو کارگە پیشەسازیەکان بن زیان بە پیشەسازی سەربازی ئێران سەربازی ئێران بێت ئەم ترسە چەند شتێک هەڵەگرێت ئەوە هەر پێشەوەی بێمە ستۆدیۆ ئەوەمە خوێندەوە خۆم کە ناتانیاهۆ ئەمەی وتووە ئەمە لە چیەوە ناتانیاوە ئەم ڕای لا دروست بووە ئێران لە سەرەتاوە هێرشەکانی موشکەکانی ئێران بۆ سەر ئیسرائیل ئەگەر ژمارەشیان کەمی کردبێ بەڵام ئاستی پێکانەکەی زیای کردووە بە ئاماژگرتنی زیاتر کردووە ئەمڕۆ فڕۆکخانەی بنگۆڕێن لە ئیسرائیل بە تەواوی لە کار کەوت ئەمە بۆ ئیسرائیل تا ڕادەیەک بە شکستە بینرێ لە ئەسەر ئاستینە دەوڵەتی چکە فڕۆکخانەی نیە دەوڵەتی بنگۆڕیان هەم بۆ سەربازیش بەکاری هێناوەندێک شتی سەربازیە و بەڵام دەرگای سەرەکی ئیسرائیل لە بەرامبەر جیهان ئەم فڕۆکخانەیە کە ئەمڕۆ بە تەواوی پخراوە و هێرشکردنە سەر نزیکی دێمۆنان هێرشکردنە سەر بەندەرەکانی هێرشکردنە سەر ناو تەلەبیب خۆی ئەمانە ئێران ئیتر بە هاوکاری وڵاتی سێم بێ هاوکاری کردو یاخود خۆی بە شێوەیەکی خێرا لە دۆزینەوەی کەلێنەکانی گومەزی ئاسنینی ئیسرائیل توانیەتی پەرە بە موشکەکانی با یاخودنا ئیسرائیل ئەمە مەترسی ڕۆژ بە ڕۆژ لەسەرە ئێمە ببینین ئێستا شەپۆلەکانی کەمتر کردوێتەوە ئەمڕۆ ڕۆژی 24 جەنگەکەیە یا 25 جەنگەکەی شەپۆلی 80 نردووە سان 79 دوێنێ ئێوارە بە 80 تاکو ئێستا لەم ڕۆژتە بەس بە 80 تەسیری 5 شەپۆلی پێشووی هەبووە لەسەر ئیسرائیل بۆیە من پێم وایە هادیفتر بووە بڵێ ئامانجەکە دەپێکێ بۆیە من پێم وایە ئەمە ئیسرائیل گومانیەوە کە ئێران هێشتا سەرقاڵی پەردانە بتوانە خۆشی باسیەکە بەزەکە ئەوەی خۆشی تا ڕادەیەک وەکو پرۆپاگەندەیەکی کاتی جەنگ باس بکرێ ئیسرائیل باوەڕی پێ کردووە و ئیسرائیلیش قەناعەتی وایە کە بڵێ ئێران لە ئێستا بەرپێدانی موشکەکانی ڕۆژ بە ڕۆژ بەردەوامە موشکەکانی پەرە پێەیە و دەنگۆی باز لە گەیشتن بە چەکی ئەتۆمی هێشتا ئەم دەنگۆش ماوە تەواوەکان چارنووسیان دیار نییە ماون نەماون لی دراوە لی نەدراوە لە کار خراوە ئەمە دیار نییە و پێش جەنگەکە ژۆما بیر نەچێ ئەمریکا و ئیسرائیل بە ئاشکرا باسییان لەوا کە تەنانەت دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکاڵێ ئێران پێویستی بە 2 هەفتەیە بۆ گەیشتن بە چەکی ئەتۆمی ئەو یۆرانیۆمی پیتاندێتی بۆ ڕێژەیە تاکو ئێستا یخۆی سەوا 3 هەفتە زیاترە شەڕە ئەمەش مەترسیە بەڵێ و ئەوەش هەر مەترسینە بێ کاکزانە وازەگە لەو چەکەش بێنین یەکێکتر لەو پێشهاتە مەترسیدارانەی لە ڕۆژەڵاتی ناوەڕاستە هەیە لە نزیکی ئێران هەیە لە وڵاتانی دراوسی ئێران هەیە ئێستا کە ڕووسیاش تەنانەت هەموو وڵات پاکستانیش تەنانەت تا ڕادەیەکی باش ینی بەترسی و خۆیان ئاماداکەن بۆ مەترسی تیشکدانەوەیە لە ئەگەری هێرشکردنە سەر بوشەهر یان دێمۆنە لە ئیسرائیل هەر کامێک بێ لەم دوانە زیانگەیاندن بەو یۆرانیە پیتێنراوی هەیە بۆ وێزگە ئەتۆمیانەی هەیە ئەگەری تیشکدانەوە هەیە مەترسی تیشکدانەوە هەیە مەترسی تیشکدانەوەش
ینی مەترسیەکە زۆر لەوە زیاترە کە خەڵک بیری دەکاتەوە سەقافەی خەڵکی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لەمەیە هێشتا وەکو مەترسیی بچووکەی بینێ بەڵام مەترسی تیشکدانەوە زۆر گەورەیە ئەگەرە کراوەیە دکتۆر علی چێرنۆبڵ نزیکی 40 ساڵ لەسەر تێپەڕێت تاکو ئێستا کارەساتێکی گەورە ژمارەکرێ ینی بۆیە ئەم دووبارەبوونەوەی ئەمە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستا مەترسیی زۆر گەورەیە باشە مەسەلەن ئەوەی باست کرد کە ڕەنگە مەسلەی ئەتۆم و مەسلەی موشەکە دوورهاوێژەکان بابەتێک بێ گرنگ بێ بۆ ئیسرائیل کەمتر بۆ ئەمریکا من بڕاتە ژێرباری ئەوەی کە ئەوانە بە تەواوی ڕادەست بکات کاکزانە مۆزوعی گەروی هورمز من هەر جایەکیش لە بەردامەکەەوە لەگەڵ باسکردن و دانوستاندن لەگەڵ ئێران چی بوون ڕاگررتنی پرۆگرام ئەتۆمیەکە ڕاگررتنی پشتیوانی هێزە پرۆکسیەکان سنووردارکردنی توانە موشکیەکان کە ئێستا ئەگەر بگەڕێنەوە قۆناخی پێش جەنگ دۆخێگاتۆتە پێشەوە کە ئێران خۆی لە بەی شێوەیەک نەگەروی هورمزدا ناوچەکە گفتوگۆ سیاسەکان ناگەڕێتەوە قۆناغی پێژەنگ ئەگەریش بگەڕێتەوە پێژەنگ خاڵی چوارەمی هەیە کە لە هەرچیکان بێسترە بۆ ئێستەی جیهان ئەگەر کاریگەریەکانی تر تەنها لەسەر ئیسرائیل یاخود لەسەر ئەمریکا یا لەسەر چەند وڵاتێ بێت کاریگەری وزە لەسەر هەموو جیهانە بەنزین لە ئەڵمانیا گران بووە مەسەلەن شمەک لە بەریتانیا گران بووە لەسەر هەموو وڵاتەکانی تر کە کاریگەری دروستە بێت کاریگەری گەروی هورمزە بۆیە مۆزوعی گەروی هورمز مۆزوعێکی زۆر گەورە و زۆر دیار بوو کە پێشتر بەو شێوە وردە دیراسە نەکرابوو یاخود پێشتر ینی ئەو گرنگیان پێنەیە بوو ئەنزانی بوو ئێران بە تەواوەتی ئەو دەڕەهایی نییە بەسەر گەروەکەیە دیار نییە مەبەستەکەی چی بکە ئەو نە بەو شێوە گەورەیە باز نەکراوە لە جەنگی 12 ڕۆژە مۆزوعی گەروی هورمز مۆزوعێک زۆر گەرم نەبوو ئێمە لێرە ڕۆماڵمان کرد مۆزوعی تر باسەکرا و کەمتر باز ناکرێت بەڵام ئەم جارە لە یەکەمین ڕۆژی جەنگەکەەوە گەروی هورمز بە شێوەیەکی گەورە دەرکەوت کاریگەری لەسەر بۆ بەکارتێکی بەهێزی ئێران بازاری وزەی بابی بەندەبیش ماوە کاک زانە ئەومان بیر نەچێت کە ئەوەش ئەگەر تا ئێستا حوسیەکان بیریان داخستین نەکردێتەوە ڕەنگەویش وەکو فشارێک ئەگەرێکی زۆرەوە کاریگەری میسری لەسەرە چکە بە داخستنی ئەو گەرەوە میسر بە ئابوووریەکی تاو ئەکەوێت وڵاتێکی گەوری خاوەنی ئەو ژمارە زۆرە دانیشتوان بەرگەی و ئابووری وێرانە ناگرێگەر بەسەریا بێت میسر جا بۆیە گەروی هورمز ینی ئێستا ئێران ئەوەی وتەبێژی خەرارگەی خاتم الأنبیا باز لەوە کاڵی ناگرێتەوە قۆناغی پێشووی چکە لە نۆکەندی سوێز بابلمەندەب لە هەموو نۆکەندەکانی جیهان لە هەموو گەروەکانی جیهان ئەو وڵاتانی بەسەریا تورکیاش لە بۆسفۆر پارە وەرەگرن بەڵێ ئێرانیش لەم قۆناغەوە پارە وەرەگریان ئەوەیە ڕیاە کێ بتوانێت بەکاری بێنە کێ نەتوانێت بەکاری بێنە ئیش بۆ بەژۆندی خۆی بەکارێنێ کە ئەم ملانێش دروست بووە سوودمەندی یەکەم لە دۆخەکە رووسایە زەرمەندی یەکەمیش ئەوروپایە چکە رووسیا ولیاتوە نەوتەکەی بە گرانترە فرۆشێ نەوتەکەی ئەتوانێت غاز بفرۆشێ بە ئەوروپا ئەی بۆ ئەو قازانجێکی گەورەیە بۆ ئەوروپاش زەرێکی گەورەیە باشە کاک دۆرالی مەسەلەن پێت وایە تا ئێستا ئەوروپا نهاتوتە ناو بابەتەکە ینی خۆی بە دوور گرتووە تەنها مەسەلەن هەندێک جموجۆڵی بەریتانیا هەیە ئەوش لە چوارچێوەیەکی زۆر سنووردار ئەوش دوای هێرشانە کراسە بنکەکان بەریتانیا لە قوبرس ئەوە بوو جموجۆڵی فەڕەنسا هەیە فەڕەنسا بۆ پێی ڕێکوتنامی استراتیژی هەیە لەگەڵ حکوومەتی ئیمارات کە هەموو هێرشکردن سەر ئیماراتێک وەکو هێرشکردن سەر تەلەفۆناتەکات لەگە سەرۆکی ئێران دهانی ئەبێ پارێزگای لێ بکات کاک زانە ئەوروپا بەڕاستەوخۆ بە ئاشکرا چەندین جار ڕایگەیاندووە ئەڵێ ئێمە بەرچاومان ڕوون نییە نازانین جەنگەکە لە پێناوی چییە نازانین جەنگەکە بۆ چییە ئایندی جەنگەکە چییە لە پاراستنی گەروی هورمز فەڕەنسا و ئیتاڵیا باسییان لەوە کرد ئەڵێ ئێمە بەشدارە بین بەڵام لە کاتی وەسڵاندنی جەنگەکە و لە کاتی تاو ئەرکەکان دیاری بکرێ ئامانجەکەی دیاری بکرێ ینی هێشتا ئامانجی ئەمریکا ئەو سێ خاڵە بوو کە باسمان کرد لە هێرشکردن سەر ئێران یاخود گۆڕینی حکوومەتی ئێران بوو یاخود هەرمانەوەی حکوومەتی ئێران بوو بەڵام بە کەسێک گۆکو باسێکن کە قبولکراوی لای خۆیان بێ یان چییە ئەوروپا تا تەواو بەرچاویان ڕوون نەبێ و شانیاندا ڕوون نەبێ بەشداری ناکەن لە جەنگێکە چکە بە ئابووری ئەوروپاش دیارە لەو هەلومەرجەیە هەندا نییە بۆ ئەوە چکە لە نزیک ئەوروپا جەنگی ئۆکرانیا ڕوسیامان بیر نەچێت کە کاریگەری هەیە لەسەر ئەوان کاریگەری لەسەر دکتۆر ئاراس سە لەگەڵمانە چینۆلای دکتۆر ئاراسڵاو لێبێ
ببرە ینی باسی لێرە لەگەڵ دکتۆر علی ئەو کاتی کە لەگەڵمان دابڕابووی پرسیاری ئەوم کردکایە عراق لە کوێی ئەو بابەتەدا لە ئێستادا ینی ڕۆژ بە ڕۆژ لە دۆخێکە ینی نازانێت چۆن مامەڵە لەگەڵ ئەو بابەتە بکات چێتە ناوی ئەگەڕێتەوە لەولاوە حەشدی شعبی گلەی لێکرێکە نەک حەشدی شعبی هەندێک لە گروپەکان بردومانی وڵاتانی کەنداوەکەن 6 وڵاتی کەندا و ئێستا نیگەرانیان دەربڕیەوە لەلایەک ئیسرائیل و ئەمریکا لە حەشدی شعبیەدا لەلایەک زەختی لەسەرەکە بێ بەیاننامە دەرکا ئیدانەی ئەو بابەتە بکە ینی عراق لە چ قۆناغێکە عێراق لە قۆناغی داڕمانی موسساتی دەوڵەتە ئێستا لە عێراق دەتۆ دوو دەوڵەتمان هەیە کاک دکتۆر زانا دەوڵەتە کە دەوڵەتە شەرعیە کێ سوودانی سەرپەرشتی دەکات لە ڕێگای پەرلەمانەوە ئەو حکوومەتە تەشکیلکراوە بەڵام حکوومەتێکی لاواز بێدەسەڵات کە ناتوانێت تحکم بە مەساری سیاسی و سەربازی بگرە قەزائیشەوە لە عێراقەوە بکە ئەوەی کە لە عێراقدا حکوومەت دەکات حکوومەتێکی ترەوەش کە حکوومەتی حەشدی شعبی ئەو سەرجەم با بڵێن پایەکانی ئەو حکوومەتەی دەدەستا چ لە ڕووی قەزائیەوە چ لە سوڵتەی تەشریعیەوە ناو پەرلەمانەوە کە لە ئەمریکایان بوو چ لەسەر ئاستی عێراقیشدا کە گوێ ناداتە بە بڕیار و بە ڕاستپاردەکانی حکوومەتی عێراق بۆیە حکوومەتی عێراق حکوومەتێکی لاوازە قۆناغی مەرحەلەی عێراق لە ڕووی سیاسیەوە قۆناغێکی لاوازە ئەگەری هەیە لە دوای نەمانی شەڕی ئێران قۆناغیشتری حکومداری لە عێراق بێتە ئارایەوە بە تایبەتی کە حەشد ئێستا لە چوارچێوەی نیرانی لە چوارچێوەی پێکانی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا و ئیسرائیلدا هەیە بۆیە ئەو بەیاننامانەی کەوا لەلایەن حکوومەتی عێراقەوە دەرەچێتە تەنیا وەکو بەیاننامە و حبور لەسەر وەرەقە دەمێنێت چونکە ئەو لایەنانەی کەوا ئێستا شەڕکردن لە عێراقدا تۆ سەیری کە زۆر دەوڵەتێکی زۆر فاشیلە عێراق لەلایەکە حکوومەتەکەت دەڵێ من لەناو شەڕەکەدانیمەوە بە هیچ نوعێکی ئیلاخم پەیدانیە لەلایەکی تریش کۆمەڵێک گروپی میلیشیایی لەناو ئەو وڵاتە کە ئەندامیان هەیە لەناو پەرلەمان کەوا وەزیریان هەیە لەناو حکوومەت واجانجی هەڵگی ساندووە حتا لەناو خاکی خۆی هەرێمی کوردستانشی کردوتە ئامانج کە بەشێکە لە وڵاتەکەی بە بیانووی ئەوەی کەوا هەرێمی کوردستان ڕێگەی داوە قاعدەی ئەمریکی و سەفارەت و باڵێ باڵوێزخانەوە ئەو عباواتان و کۆمپانیا ئەمریکەکان لێرە بن بیریان چۆکە ئەمریکەکان وا لە ناو بەغدا بوونیان هەیە وا لە قاعدەیان هەیە جم و جۆڵیان هەیە و متەمەسکن بە هەبوونی پەیوەندیەکی توندوتۆڵ لەگەڵ عێراقدا بەڵام دەرکەوت کەوا ئەو حکوومەتەی لە ئێستا لە ئارادایە لە عێراقدا حکوومەتێکە تەنیا لە ڕووە دیبلۆماسیەکە ئەتوانێت بەیاننامەیەک دەکەیان حکوومەتێکی خزمەتگوزاری بێگە بتوانێت ئەموچە و لە ڕووی ئیداریەوە شتەکان زەبت بکاتەنا لە ڕووی سیاسی لە ڕووی سەربازی ناتوانێت تحکم بە میلیشیاکانی حەشدی شعبیەوە بکەن ئەوەی ئێستا لە عێراق حکم دەکات حکمی حەشدی شعبیە هەروەک چۆن ئەوەی کە لە ئێران هەیە پاسداران ئێستا حکم دەکات لە پاشنەمانی ڕێبەری باڵا حکوومەتەکەی مەسعود پزیشکیان تەنیا لە ئیدانەکردن و هەندێک ڕاستپاردا زیاتری سیدە دەسەڵات نییە ئەگە سیرکەی کردوتەوە چونکە زان سەرۆکی پەرلەمانی ئێران لە پاراس ئامانجی سەرەکی هەرێمی کوردستان و پارتولانە سیاسەکانی هەرێمی کوردستانیش لە دوو خاڵی سەرەکیدا خۆی دەگرتەوە یەکەمیان پاراستنی هەرێمی کوردستان بە حکوومەت و بە خەڵکەوە خاڵی دووەمیش لە پاراستنی گەورە کە ئێمە معادلە نین لەو جەنگە ئەستەمە بۆیە هەرێمی کوردستان هەر لە بیدایەتەوە بڕیارێکی عاقلانەی داکەوە بەشێک نییە لەو جەنگە بەڵام بەداخەوە گروپ میلیشیاکانی سەر بە ئێران و دەچێتە چوارچەوەی ئەوەی سپێشلکردنی سەروەری هەرێمی کوردستان پێشکردنی سەروەری عێراق کە تۆ بەشێکنی لەو جەنگەدا تا ئێستادا ئەوەی کە لە عێراق ڕوودەدا جیاوازە هەندێک لە وڵاتانی کەنداو دەکەنە ئامانج ئەوە هەرێمی کوردستان بەرژەوەندەکانی ئەمریکا و بگرە خەڵکی مەدەنی و پێگەکانی هەرێمی کوردستانیش کەمە بەشێکنی دەکەنە ئامانج بۆیە لەو ڕوانگەیەوە هەرێمی کوردستان دەدات چونکە ئێستا نەتەوە یەکگرتووەکان وەکو ڕێکخراوێکی نێودەوڵی تەنیا مخاتبەی دەوڵەت ناکە مخاتبەی کیاناتی غیرە دەوڵەتیش دەکات لەور لەسەر ئەو بنەما یاساییە کە ئێستا بیکە حکوومەتی هەرێم هەر بەڕاستی پێویستە بیکە نازانم تا ئێستا کراوە خویا خود نەکراوە سەرکونسوڵی ئێران لە هەولێر بانک بکرێت و یاداشی ناڕزایی پێ بدرێت و لە ئەگەری بەڕێز دکتۆر ئارازیانی کەواتە ئەو ڕۆژ بە ڕۆژیانی گۆڕانکاری بەسەر جەنگەکەدا دێت هەرێمی کوردستانیش یعنی لە چوارچەوەی وەصفی عراقت کرد و باسی دۆخی عراقت کرد یعنی هەرێمی کوردستان بەهێز وڵانە سیاسەکان بە مێدیا بە تەنانە شرۆڤەکردن ئەتوانێت چی بکات بۆ ئەوەی هۆکارێک نەداتە دەستەوە مەبەڕێک نەداتە دەستەوە
زۆر گرنگە کەناڵە ڕاگەیاندنەکان پارتولایەنە سیاسیەکان ئەو بابەتە بە جیهان بگێنن بە سەرجەم ڕێکخراوە ئیقلیمی و نێودەوڵەتی و ناحکومی نێودەوڵەتەکانیش بگێنن کە هەرێمی کوردستان لەژێر هەڕەشەی کۆماری ئیسلامی ئێران و گروپ و میلیشیا عێراقیەکانە نابێ مساومە لەسەر ئەو بابەتە بکرێ ئێمە بەشێک نەبوون لەو شەڕە ئەو هەموو درۆن و موشەکە ئاراستی ئێمە کراوەگەر بە ئەگەر بەشێک باینە بە هەردوو ئەوەندە و سێ ئەوەندە ئاراستی ئێمە بکرابایە کەواتە هەرێم دەبێت لە سەرەتادا لە ڕێچکە یاساییەکەوە دەست پێ بکات دوایە لە ڕێگەی احتیداجی دیپلۆماسی سەرقونسولی ئێران ئاگادار بکاتەوە پەیامێکی ناڕەزایی لە هەرێمی کوردستان بدرێ بە سەرجەم ئەو قونسڵخانانەیەکەوە قونسڵخانەی سەرجەم وڵاتان لە هەرێمی کوردستانەیە کە ئێمە لە ژێر هێرشێکی ناڕەوان سەرەڕای ئەوەی کەوە بەشێکنی لەم جەنگە بەڵام دەیانەوێت هەرێمی کوردستان و کورد بخەنێنە ئەو جەنگەوە چونکە بەشێکی زۆر لە کورد لە ئێراندا بوونی هەیە هەرێمی کوردستان دوو جار بیر دەکاتەوە جاری یەکەمیان بۆ پاراستنی کیانی هەرێمی کوردستان لەم جەنگە جاری دووەمیشیان بۆ پاراستنی گیانی هاونیشتیمانیانی خەڵکی کوردانی چونکە دەکرێت ئەوان ئێستا لە توانیاندا هەیە شارێکی وەکی شنۆ یاخود مەهاباد هێرشی بکەنە سەر و بە موشەکە مامناوەندانەی وەکو ڕازمی ئەوانە بیپێکن خەڵکێکی زۆر دەژیر بکرێ خەڵکێکی زۆر شەهید بکرێ لەسەر ئەو ئەساسە هەرێم ڕێگا ڕاستەکەی هەڵبژاردووە ئێستش لە کاتێک دەکەوە ئێمە کراوینێتە ئامانج لە ڕێگای نەتەوەی گرتوەکان لە ڕێگای ڕێکخراوی ئیتحادی ئەوروپی یەکێتی ئەوروپی لە ڕێگای سەرجەم قونسڵخانەکان لە هەرێمی کوردستان و یاداستی ناڕەزاییش بدرێ بە سەرقونسڵی ئێران لە ئەگەری دووبارەکردنەوەی ئەوە سەرقونسڵی ئێران لە هەولێریش دەبێت دەربکرێ لە کوردستان بە شێوەیەکی دەبێت دەرباش ئەگەر هاتوو ئەو جۆرە هێرشانە دووبارە بنەوە بەڕێستان ئاماژەتان بە ئەوە کردکەوە ئێران داوای لێبوردنی کردووەکەوە ئیشعاری هەڵی بۆ چۆ و نەیزانیوە ئێوەندەر پێشمەرگەی تێدا بەڵام ئەو پاساوانە پاساوی لاوازن ئەوەی کە سەرۆکی هەرێم باسی کرد بە ڕێزیان کە دیارە کەناڵی خێرا هەیە لە نێوان وێڕای ئەو دابڕینە کەناڵی خێرایە لە نێوان هەرێمی کوردستان و کۆماری ئیسلامی ئێران بەوەی هەمیش هەرێمی کوردستان دڵنیایی داوە لەوەی کە نابێتە بەشێک لەو جەنگە بەڵێ کێشە سەرچەکە ئەوەیە هەرێمی کوردستان ڕاستەخۆ بڵای کۆنتاکت و پەیوەندی لەگەڵ حکوومەتی ئێران هەیە بەڵام ئەوەی ئێستا جەنگەکە لە ئێران بەڕێوە دەبات سوپای پاسدارانە سوپای پاسدارانی زۆر جار ناکەوێتە کاریگەری حکوومەتەکەی مەسعود پزیشکیان حکوومەتەکەی مەسعود پزیشکیان داوای لێبوردنی لە وڵاتانی خەلیج کرد کەچی سوپای پاسدارانی ڕێشەکانی زیاتر کرد بۆ سەر وڵاتانی خەلیج ئەوە لێرەدا لە چ لە عێراق ئەو بابەتە چ لە ئێران ئێستا دووشتی جیاواز نەتوانین دوو حکوومەت هەیە حكم دكا لا يرى حكومتي سوداني حكومتي حج او جروب ميليشيانيه لا ايرانيش بهمان شو حكومتكي محمود بزيشيانه بلا ما قسير كي او كوا استبريار ايران دا سباي باس دارنا بله بريس لو انا او نوع مخاطبه كردنا تاراديه شي باش وين خوي نغري بله بريس دكتور اراس عبد الله شارزي بيونديا نيو دولتي سباس لشاري هوليره ولا قال ما بو سباس بو او درفتي بمده سباسك البته يعني لێکەوتەی جەنگەکە جۆرا و جۆرە بەشێکی جەنگەکە شەڕی موشەکەەوە ئەوەی کە دەیبینی و ڕۆژانە بەشێکی هەواڵگریە بەشێکی ئابوووریە بەشێکی ڕاگەیانە شەڕێکی ڕاگەیاننیشەیە کۆی ڕەهەندەکانی ئێمە لێرە شی دەکەینەوە لێرە لە ستۆدیۆ لەگەڵ دکتۆر عەلی میوانێکی عزیزمان هەیە دکتۆر ئەحمەد میرەن و سەر و ڕۆژنامەنووس مامۆستای زانکۆ دکتۆر بەخێر بێت جانەکەم أخوة بخير بيجي. لترشيو الرابط اليوم قلت بويك مانكر دكتور أحمد يعني بيتوا زنقك بينا وتتقناغي كوبرز دكتور. لا تشرح عندك. بتايبت مثلا للرهندي أو كيستد باس دانو سانا كري لا شترو مثلا زنقك و هرش اللي يكتر كردن قرم ترى بيتوا شو تناو قناغي كوكجرانو بدواويان آخر بس تنهاقسي شو ميديايا یان جەنگەکە بەردەوام چڵترە بێتەوە بە بۆ چوونی من بۆ قسەیەکێ لە نێو سۆشیال میدیای کوردیە لەسەر ئەم جەنگە بەهایەکی تەنز ئامێزی هەیە بەس ڕەهەندێکی سیاسی قۆڵی هەیە زۆر جار ئەو ترێ پێویستە شرۆڤەکاری کورد دەست بە شرۆڤەکانیەوە بگرێن نەبەشکوانە بێت بەڵام لە ڕاستیدا من پێم وایە ئاگر بەس یا کۆتایی هاتنی ئەم جەنگە شتێکی حتمیە شتێکی حتمیە لەسەر کات وەستاوە کێ ڕوەدات بەڵام پێم وایە زۆر ناخایەنێت وەستانی جەنگەکە بەڵام ئەوەی کە ئەو ترێت لەوەی کە ئەو ئازیزانش پێشتر ڕاڤیان کردووە یاخود لە ناوەندی توێژینەوە لۆکاڵی و نێودەوڵەتیەکانیشا هەیە
ئامانجەکان دیار نین. ترامپ ناڵم ئەمریکا ئیدارەی ترامپ شتێکیەوێ، ئیدارەی ناتانیاهۆ شتێکیەوێ، شەقامی ئیسرائیل و شەقامی ئەمریکی شتێکی تریانەوێ. ئێستا بەرژەوەندەکانی چین و ڕووسیاش خۆیان ڕاستەوە خۆ لە نێو شەڕەکەدانین، بەڵام ئەوانیش ئامانجی سیاسی بە تایبەتی چینیەکان ئامانجی ئابووری گەوران هەیە کە نانەوێت دەست بە تاڵ دەرچێ. لەو جەنگە گەورانە ئەگە لە مێژوو سێریکەی هیچ وڵاتێکی زلهێز بەبێ دەستکەوت نەجاتی نەبووە. ئەنی لانی کەم کۆمەڵی دەستکەوتی گەورەی بردۆتەوە. ڕاستە لەسەر نەخشەی ململانەی جەنگەکەیە شەڕەکەیە بە چونکە چەمکی جەنگ و لێرە جەنابشتان نووسیتانە جەنگ جەنابەت دکتۆران لە زمانە هەیە چەمکی جەنگ و چەمکی جەنگ و چەمکی شەڕ دوشتی جیاوازن. هێشتا ئێمە لە قۆناغی شەڕای چونکە جەنگ پرسێکی دوورمەوداترە. فرەڕەهەنترە و مەوداکەی درێژترە. لەم شەڕایە وەکووتم هیچ زلهێزێ لە شەڕە گەورەکانە لە جەنگە گەورەکانە بەبێ دەستکەوت ناچێتە دەرەوە و بەشداریش ناکە. بەشداریکردن و بەشداری نەکردنی لەسەر بنەمای دەستکەوتە. بەڵام بۆ نمونە بۆ قوارەیەکی سیاسی وەک هەرێمی کوردستان، نەک بۆ هەرێمی کوردستانی پێویستە بینەری بەڕێزەوە بزانێ کاک دکتۆر، تەنها هەرێمی کوردستان نییە کە لاوازە لە کیانە سیاسەکانی ناوچەکە. تورکیا بەڵێ تورکیاش بۆ زەبەلاحی خۆیوانێ ترسی ئەوەی هەیە کە ببێتە نێچیرێکی دەستەمۆکراوی ئەم جەنگە. سووریاوە هەر هیچ یعنی قورسایی هەرێمی کوردستان بەدەزەری من لە قورسایی سووریا و هێندە و وڵاتانی کەنداویش بەهێزترە. دەرکەوت کە وڵاتانی کەنداو قورسایی ئابووری و میدیایان هەیە، قورسایی سیاسی و سەربازیان زۆر کەمە. یعنی ئەم جەنگە زۆشتی هێنا سەربەڕی سیاسەتکردن و سەربەڕی سەربازی و توانە لۆجستیەکانی وڵاتانی ناوچەکە. بۆیە وەستانی جەنگەکە من پێم وایە ئەمریکا لە ئێستا بە دوای بەهانەیە کە ئەگەڕێ بۆ وەستان. ئەمریکا بە دوای بەهانەیە کە گەڕێت بۆ وەستان، بەڵام ئیسرائیل بە دوای بەهانەیە کە ئەگەڕێ بۆ درێژە پێدان بە جەنگەکە. ینی ئەوەی کە ناتانیاهۆ نایشارێتەوە، ئەوەی کە 47 ساڵە لە هاتنی کۆماری ئیسلامیەوە بۆ سەر حکم ئیسرائیل بە دوایە گەڕێت نایەوێت لە دەستی بە ئەم فرسەتە. ئەوەی کە ناوەندە توێژینەوەکان باسی ئەەکەن ئامانجی هەرێک لەمانە جیاوازە، هەر یەکان بە دوای نێچیرێک کارڕاکەن. ئەمریکا پێی وایە نێچیرەکەی خۆی گرتووە، چونکە دەزانی ینی شەقامی ئەمریکی شەقامێکی تووڕەیە لە سیاسەتەکانی ترامپ و شەقامێکی تێربووە لە شەڕ. ینی مەسەلە لە خولی یەکەمی سەرۆکایەتی ترامپە و لەم خولی دووەمیشا کە ماوەی ساڵێک و چەند مانگێکی تێپەڕانوە پیاوێکە هەمیشە شەڕی ئیستیرات کردو بۆ دەرەوە. لە کاتێکا بۆ نمونە مۆدێلەکانی تری حکومڕانی لە ئەمریکا شانازیان بەوە کرد کە دیموکراتیەت هەنادا ئەکەنە دەرەوە. بەڵام ترامپ شەڕ هەنادا کا بەدەوام لەگەڵ ئەو خیتابەت و نوتیژایە لەگەڵ بچووکردنەوەی هەموو نەتەوەکانە ئەو عەقڵیەتی کە دەرهاوی شتەی عەقڵی گلۆبالیزەیشنە لە نەوەتەکانی سەدەی ڕابردووە سەری هەڵدا کە سەرەتا مەسائلەیەکی ئابووری بوو، دوایی چۆچواتچەوەی کەڵچەر و سیاسەت و ئاین و هەمووی کۆنترۆڵ کرد. من پێم وایە ئەمیدارەی ترامپ ڕێک بم عەقڵیەتە گلۆبالیزەیشنە کە هەموو شتێک ئەبێت دوجار ئەمریکا بڕیاری لێبا لە ئاین، لە سیاسەت، لە ئابووری، لە وەرزش تۆ سەرش بە ترامپ لە جیاتی ئەوەی کە میدیای کوردی لەسەری نەوەساوە. ترامپ لە جیاتی فیفاش بڕارەدا لەسەر بەشداریکردنی هەڵبژاردەی ئێران لە مۆندیالە یاننا، ینی کارگەشتوتەوە خۆی پیاوێکی بۆ چۆنی من جاری تریش لە بەردامەکەی جەناب وتم ڕازگۆیە لە درۆکردنە. ینی لە مێژووی وە خۆی لە 47مین سەرۆکی ئەمریکام لە 47 ساڵی ئەوە ئەبێ کۆتایی بە ڕژێمی ئێران بێدم لە 47می لە هەر 47 سەرۆکەکەی ئەمریکا لەم پیاوە ڕزایشی دەروون ناسیبێنی تێرەشیکردنەوە بۆ کەساتی ترامپ زۆر گرنگە.
هەموو شتێ لە سیاسەت هەمە بەس هەیە فۆریە یعنی مەسەلەن لە ئەمریکا چۆن ئێمە ئەترسین لە هەموو جۆڵەیەک ئەترسین ئەمریکیەکانیش بە هەمان شێوەیەک ئەترسێت چۆن مەبەست نییە مەبەستەکان گەورەترن لەوەی بازەکە بۆ نمونە ئێران پێی وایە ئەمە بەشێکە لە فەزیحەی ویستن بۆیە ترەم ناچات کراوە بێتە ناوم پرۆسسەوە ئەمە دیدگایەکی زۆر بچووکە بۆ پیشاندانی هێندێ ڕەهەندە لە پرسەکەیە تەبەن ترەم ویستی کۆنتترۆلکردنی ئابووری جیهانی هەیە بەڵام تاکە وڵاتێک کە من پێم وایە بە ئامانجەکەی خۆی ناپێکێت ئەمریکایە چونکە ئەمریکا بۆ مەبەستێکی ئابووری لە نێو پرۆسەکەدا کە لە مقابلە چین لە ڕووی ئابووریەوە زیاتر سوودمەندترە بێ لە خزمەتە هەر سەرەتا بگەڕێم بۆ قسەی جەنابەت کە باس لەوە کرد کە شەڕ بێ یا جەنگ بێ کە ئەومان نووسی لە کورساتیش ئەم جەنگە ئێمە لە کورسات پێمان وایە ئەم کاک دکتۆر زانەر دکتۆرای لە زمانی کوردیە و بنیش لە خیتابی سیاسی میدیا جەنگەکە نەک تەنها جەنگێکی یاسایی جەنگێکی هایبەردە جەنگێکی ئاوێتەیە بۆ خۆت باسێکی تەنها جەنگێکی سەربازی نییە هێزە سەربازەکان و فڕۆکە جەنگیەکانی ئەمریکا و ئیسرائیل بردومان بکەن ئەمانیش موشک نێرد جەنگێکی تەواو ئابووریە جەنگێکی تەواو میدیاییە کە میدیای ئێران لەو داخراوە میدیایی کە ئێستا هەیەی وای لە خەڵکەکەی گەیاندووە کە ئیسرائیل بە زۆر ترەمپی خستۆتە ئەم شەڕەوە بەهۆی ئەو شتانی لەسەر ترەمپ بڵاو بووە یاخود بە جۆرێک لە جۆرەکان خطابی میدیایەکەیان جیاوازەوە ئیسرائیل خطابی میدیایەکی جیاوازەوە ئەمریکا خطابەکەی جیاوازە بەتە نەک تەنها خطابی میدیای خطابی سیاسیان ئەمڕۆ کارۆلینا لیڤید و تەبێژی کۆشکی سپی خطابەکەی لە دیبلۆماسیەتەوە گۆڕاوە ئەڵێ ئەگەر ئێران شکستەکەی لە جەنگەکە قبوڵ نەکات تونتر ترامپ لاین تونتری هەیە دڕەخانەتری هەیە بەرامبەری لە بەرامبەرە دوای چەند دقەیەک دۆرزانە ئەباس عێراقچی جوابێتەوە وەڵێ ئەمریکا شکست هێناوە لە جەنگەکە و بێدەنگ بوون و بێدەنگ نەبوونی چین رووسیا ئەوروپا بەریتانیا ئەمانە وەکو جەنابەت جۆرێکە لە بەشداری لە جەنگەکە چەند رووسیا ئەگەر تەوا خۆی لێ بێدەنگ کردووە ئەگەر بەشداری ئێرانیان کردی بێ هاوکاری تەکنەلۆژی چونکە ڕاندێکی گەورەی کاریگەری تری جەنگەکە ریتە جەنگی تەکنەلۆژی جەنگی زانستی پێشکەوتن هەفتی دومی جەنگەکە بوو یان شەڕەکە بوو هەندێک ئارامکۆ بردومان کرا ئەنجاردیک بردومان کرا عباس عێراقچی وتی ئێمە نین وتی ئێمە نین تۆ ئیسرائیلە مەسەلەن موشەکەنێ بە شوێنانەوە ئێوێ ئەوان بێنێتە ناو کۆپی درۆنی شاهیدە بەکارێنی لە کەنداوتی دوایی شاهید کۆپی کراوە بەکارێن مەسەلەن ورتر ببینەوە بۆ ئەوەی تەنانەت ئەوەی دوێنە لارێمی کوردستانیش ڕوویدا مەسەلەن قسەیەک هەیە کە هەتا ئێران نەبێ نا ئێرانە لەوەنا ئێران خۆی توێتی بەڵام بەهەڵەشعاری غەڵەت چووە مەسەلەن لەو دۆخەیە مەسەلەن مخابرات شتێک بنێرێ بڵێ کاکە ئەوە لێرە بۆ نمونە ئەمریکیەکانی لێیە ئەو مەسەلەن مخابرات چەند ڕۆڵە بینێ تۆزێ لە هەرێمەوە دەست پێ بکەم مەسەلەی بە ئەو پرسی مخابراتیم بەلاوە گرنگە لەسەری بوەستە ئێمە دکتۆر زانە پێش 15 ساڵ لەمەوە پێش لە بەنامەیەکی تەلەڤیزۆنیە هەموو ئەو داتایانم بڵاو کردەوە کە دەرگا و پەنجەرەی هەرێمی کوردستان بۆ هەموو دەستگایەکی هەواڵگری واڵە تەنانەت لە بەنامەیەکی تەلەڤیزۆنی پێشتر بڵێ لە لڤین و دواتر لە بەنامەیەکی تەلەڤیزۆنی تەنانەت باسی ئەوم کرد کە دەستگای هەواڵگری نازانم فەلەستینیەکان هەیە دەیاننا ئەگە هەیان بێ لە هەرێمی کوردستانە بوونیە ئێمە دەرگا و پەنجەرەمان خراپ واڵا کردبوو بۆیە ناشتوانین یعنی مۆفەق بین لە پاراستنی ئەمنیەتی ناوخۆ لەم سەروبەندی جەنگی ئێرانەیە تۆ باسیەوەی کە ڕۆڵی مخابرات یا هەر جەنگەکە جەنگێکی مخابراتیە یعنی مەسەرەن ئەبێت تۆ باس لە سەلیقە و لێهاتووی دەستگا هەواڵگریەکان بکەی پێش کۆمنتەکەی جەنابەت باسم لەوە کرد کە دەستگای هەواڵگری بە سیفەتە سەرەکیەکەی چیە بێدەنگە ئیشکەرە بەڵام دەستگای هەواڵگری لە وڵاتانی ڕۆژهەڵات و گیانی ئیسلامیە
هاژەهاشکەرە زاهیرەیەکە دەنگێکی زۆری هەیە مەسەلەن لە دەنگی لۆریەکەت لەو ماتۆڕانەی سەر شەقامەکانی سلەیمانیە چێت کە دەنگێکی ناچیزەی هەیە بەڵێ بەڵام ئیشکەر نییە. تۆسێ متابعی ئەو هەموو جوڵە و ئۆپراسیۆن و پێکانی ئامانجانە بکە لەلایەن دەستگای هەواڵگەری ئیسرائیلەوە دەستگایشی بێدەنگی ترسناکی بکوش یعنی ئامانجەکەی بە ئاسانی کۆنتۆڵەکە. بۆیە ڕۆڵی دەستگای هەواڵگریەکان دەستگای هەواڵگری CIA و موساد هەڵگیرسێنەری جەنگن هەر ئەوانیش بڕیادەدەن لەوەی کە جەنگ لەکوێ ئەوەستێ و لەکوێ ناوەستێت وە تاکەی بەردەوامە بێ و ئامانجەکان چین و چینیت تۆ سەرنج بەخۆ ئەمە مەسەلەن عەقڵێکی سەربازی نییە بەرپرس بە بەرپرسی کۆماری ئیسلامی بدۆزێتەوە تیرۆریان بکەوە عەقڵێکی هەواڵگەریە کە جیهەتێکی جیاواز سەربازی جێبەجێیەکە. بۆیە تۆ ئەبێت ئەم جەنگە ناو بنی بە جەنگێکی هەواڵگیری تەواو تۆکمە و بەهێز کە تەواوی داتاکانی لەبەردەستە. ئێستا ئێمە لە یەکێک لە ڕۆمانوسەکان چەند ساڵێک پێش ئێستا باسەکە باز لەوە کاکە قۆناغێک بەسەر ژیانی مرۆڤایەتیە دێت کە هیچ شتێک پارێزراو نییە هەموو ئامێرەکانی جەستە و ماڵەکەت و ئۆتۆمبیلەکەت چاودێری دەکەن. ئەمام قۆناغەیە کە هەموو شتێک کەوتۆتە ژێر چاودێری و ڕقابەیەکی توندی دەستگا هەواڵگیریە گەورەکە ئەو دەستگانەی کە بۆ بەرژەوەندی سیستەم دروست کراون نەگەو دەستگا هەواڵگیریانەی بۆ نبوونە لە مۆدێلیوانەی لە عێراقا هەیە بۆ سەرکوتکردنی ناوخۆ دروست کرابن. ئەو دەستگانی کە بۆ سەرکوتکردنی ناوخۆ دروست کراون هەرگیز ناتوانن بەشدار بڵێ ناتوانای پاراستنی ئاسایشی نیشتیمانیان نییە چونکە ئەوانە بۆ نمونە ئیکاریان چییە باس بە دوای من و تۆ دکتۆر عەلی و فڵان و فیسار ئەمانە پەیوەندی بە ئاسایشی نیشتیمانیەوە نییە. ئەو دەستگا هەواڵگریانە سەرکوتی مرۆڤە باشەکانی ناو کۆمەلگاکە دەستگای هەواڵگیری کە دەنگە دەنگی زۆرە بەس دەستگا هەواڵگیریە گەورەکان بەشدارن لە پاراستنی ئاسایشی نیشتیمانی. ئەوەیە کە مەسەلەن زۆر جارەوتر لە عێراقا بۆ دەستگای هەواڵگیری یا دەستگای ئەمنی نیشتیمانی نییە. سەرنج بە لە دنیاە هاوڵاتیەک ئەگەر لە دەستگایەکی ئەمنیەوە نزیک بێ یا ماڵەکەی هەست بە ئەمانەتێکی زۆرەکە بەس لە وڵاتێکی وەکو عێراقا ئەگەر دەستگایەکی هەواڵگری لە ماڵەکەتەوە نزیک بێ هەست بە مەترسێکی گەورەیەکەی هەز ناکەی کە پارێزراوی لە نزیکی دەستگاکانی پۆلیس و دەستگا هەواڵگریەکانی تر بۆ چونکە ئەم دەستگایانە دەستگای نیشتیمانی نین. من بە پێم وایە نەک پێم وایە واقعی بنیادی دەستگای هەواڵگیریە کە هەمیشە ئەبێت لە سەرچاوەیەکی گەورە بێ بۆ پاراستنی ئاسایشی نیشتیمانی. بەڵێ دکتۆر بە ئیجازەتان وەک ئێستا هاوکارانم ئاگاداریان کردم کەمێک پێش ئێستا فڕۆکە جەنگەکانی ئیسرائیل و ئەمریکا گەیشتونەتە سەر ئاسمانی مەشهەد و فڕۆکەخانەی مەشهەدیان زۆر بە خەستی و زۆر بە چڕی بردومان کردووە. کەمێک پێش ئێستا فڕۆکە جەنگەکانی ئیسرائیل و ئەمریکا فڕۆکەخانەی مەشهەدیان زۆر بە چڕی بردومان کردەوە. وێنانەی کێسایەوە لەسەر شاشایی بینن بردومانکردنی فڕۆکەخانەی مەشهەدە لە وڵاتی ئێران. بە بەردەوامی فڕۆکەخانەکان بردومانەکرێن و وەکو ئەوەی ڕاگەیەندرا کاتژمێرێک بەر لە ئێستاش بنگۆریۆن لە ئیسرائیل لە تەلەڤیڤ بە تەواوەتی داخراوە کەناڵی ئیسرائیلی ئەویان بڵاو کردەوە و ئێستاش ئەوە بڵاو کراوەتەوە کۆ وێنانەی کە دەستکورسات نیوز کەوتەوە ئێستا لەسەر شاشەیە فڕۆکە جەنگەکان بردومانی فڕۆکەخانەی مەشهەدیان کردووە. بەڵام تا ئێستا زیانەکان باس نەکراون و زیانەکان نەزاندراون. بەڵێ دکتۆر عەلی ینی تۆش لە باسی وەکوتە جەنگی ئاوێتە مەسەلەن لەسەرەوەی دکتۆر ئەحمەد چی تێ جەنگەکە جەنگی ئاوێتە جگەلەوەی کاکتۆر ئەحمەد میرە باسی کرد ئەمێ باس لەو نمونانی جەنگی ئاوێتە بکەم کە ئێستا باسەکرێ ئەو دوو موشەکەی کە ئێران 4,000 کیلۆمتر ئاڕاستی جەزیرەیەکی کرد بەڵێ بەریتانی و ئێرانی بوو. ئێران خۆی ئیزانی هیچ هەدەفی سەربازی لەم هێرشە دەست ناکرد. هەندێک لەم جۆرە هێرشانە بووە بە پێیان
کاک دکتۆر ئەمەش خۆی جۆرێکە لە جەنگەکە ئەمە پەیامێک بوو کە نردی بۆ ئەوێ نردی بۆ جەزیرەیە یەکسەر ئیسرائیل و تەبێژی حکومەتی ئیسرائیل هاتۆ لەسەر شاشە تەبێژی ئیسرائیل ئەڵێ ئەمە مەترسیە بۆ سەر ئەوروپا چونکە ئەگەر قیاسێکی 4000 کیلۆمتر تاران لە لەندەنەوە دوورە 4000 کیلۆمتر کەمتر لە پاریسەوە دوورە لە ڕۆماوە دوورە لە پایتەختە ئەوروپیەکانەوە دوورە ئەمە بەست بەوەیە کە جەنگەکە چەند لایەنێکی هەیە زۆرێک لە هەنگاوەکانی جەنگەکە تەنها بۆ بە پەیام ناردن بە مەسج ناردن چونکە ئەم ئێستا ئەوەی کە بە تەواوی لە جەنگە سەربازەکەیە بەشدار بێ کە بەو شێوە چڕوپڕێکی ئێستا سەر شاشی کوردستان نیوز هەیە فڕۆکخانەی مەشەد بردومانەکرێ ئیسرائیلە کە وەکو تۆ جەنابتان ئاماژەتان پێکرد کە ئامانجێکی جیاوازی هەیە لە ئەمریکا پەیامێکی جیاوازی هەیە لە ئەمریکا پلانێکی جیاوازی هەیە لە ئەمریکا ئەگەر ئەمریکا بیەوێ بە بوون بە خاوەنی بەشێک لە نەوتەکەی ئێران یاخود تا ڕادێک لە بەژەوندێکی ئابووریە لە جەنگەکە بچێتە دەرەوە و تەواو بێ ئیسرائیل بەمە ڕازی نیە ئیسرائیل مەبەستێکی جیاوازتری هەیە ئیسرائیل مەبەستی تەواوبوونی کۆماری ئیسلامی ئێرانە تەواو ئەوەی لاوازکردنی دەوڵەتەکەی وەکو یەکێک لەو دەوڵەتانی کەنداو کە تەنها کڕیاری چەکەکان بن و هیچ مەترسیەکی یان نەبێت لەسەر چوارهەورەکەیان بۆیە پێم وایە کە ئەم جیاوازیە ڕاهەندیە لە جەنگەکەیان ڕۆژ بە ڕۆژ زیاتر ڕەنگەیاتەوە و ئەو پێشهاتانی ئێستا کە باسمان کرد تەبێژی کۆشکی سپی قسەی کردووە کە وەزیری دەرەوەی ئێران قسەی کردووە وەکو تەئکید بۆ قسەکانی تۆ ئەم جەنگە هەردوو لاگەشتونەتە ئەو قۆناغەی کە تاکو ئێستا تەنها مەبەستیان پیشاندانی هێزی خۆیان بووە بەڵام بێ بگەنە قۆناغەی بگەنە وەستان بگەنە ئاگربەستێک چونکە لە هەر کاتێک زیاتر بخایەنێت تا ئاگربەستەکەن هەموو لایەنەکان زەرمەند دەمن چونکە تیەچوێکی ئێجگار گەورە لەسەر ئیسرائیلەیە کاولکاری گێژگار گەورە لە ئێرانە هەیە ژێرخانی وڵاتەکە بەرەو بڵام سەر نقطەیەک ببرە دکتۆر علی ببرن ینی مەسەلەن هەرێمی کوردستان دکتۆر ئەحمەد ینی دەبێت چۆن وریاتر و ورتر بێ بۆ ئەوەی نەکەوێتە داوی هەندێک مخابراتی ترەوە مەسەلەن ئێستا ئیمارات کە خۆی تەواو ساز و ئامادەیە و چۆ بەرەی ئەمریکا مەسەلەن حتا لە هەندێک لە مێدیاکانی شادات هەردووگەی چییە بەریکێکارە بەڵێ ئەنی ئەوە ئەڵێ ئەوان خۆیان مەسەلەن لە مێدیای ئێرانی ئاڵێ جەنگی ئیسرائیل ئەمریکا بە هاوکاری ئیمارات ئێستا ئیمارات مەسەلەن تەعزیەنامەی ناردووە ئەڵێ قبوڵی ناکەین و ئەنی هەوڵ هەیە چ لە ئاسی دیبلۆماسی چ ئاسی هەواڵگیری ئەنی هەرێمی کوردستان تێوە بگرێنن تا ئێستا چۆن هاتووە بێت چۆن ورتر مامەڵە بکرێت هەم لە ئاستە سیاسی و دیبلۆماسیەکەی دوای باسی مێدیا بکەین حەزەکەم لەسەر قسەکەی کۆمنتێک بدەن جەنگ و ترەپ زۆر جات باس لەوە ئەکات هەمیشە لێ دوانە سەیرەکانی ئاسمان و دەریای ئێرانمان کۆنترۆڵ کرد ئاسمان و دەریای ئێرانمان ئەم شێویش بێ هەروەڵێ جاروای و تۆ لەسەر بەڵام ئەوەی کە کۆنترۆڵی نەکردووە زەمینی ئێرانە لە ڕووی زەمینیەوە ئایا ئەمریکا ئەتوانێت ئێران داگیر بکات تەبەن من پێم وایە خوێندنەوەی ئیدارەی ترامپ بەم جۆرە بووە کە کوشتنی کەسەیەکەمەکانی ناو ڕژێمی ئێران و وێرانکردنی هێزی ئاسمانی و دەریایی چانسێکی گەورە ئەدا بەوەی کە گۆڕانکاری ڕشەی لە ڕژێمی ئێرانیا دروست بێ دەرکەوتوانیە هەنی مەسەلەن ڕەنگە نمونونەکەی بە قەرینەی سیاسی نمونونەکەی لەسەر عێراق تەوزیف کرده بێ عێراق لاواز ببوو عێراق لە سەردەمی کەوتنی سەدامە کوردستان هەرێمی کوردستانی لەدەسا و پێش بەرکوک و مووسڵ بوو لە باسەڵتەنە بە ڕێوێ پیرەکەی سیاست ئەناستێ کۆتایی بە هەشبوونی ڕووسەکان هێنا لە ناو ئێرانە لەو قۆناغەوە مەسەلەن ئێران هەر خۆی داکوچیوە دەریشکەوت بەڵام ئاون نظامی ئێرانی و ڕۆژهەڵاتیەکان شخصین شخص بکەوێت نظامەکەکەوێ دەرکەوت پێچوانێ مەسەلەن بڵێ ئێران موسسەیە ئەنی دوایی کە سەیری ئەو گرافیکی هەیکەلی دەسەڵاتی جێبەجێکردنەکەی لە ئێرانە من لەم جەنگا بۆم دەرکەوت دەسەڵاتی سەرۆکۆمەر پیاوی 11هەمینە لە دەسەڵات 11هەمینە لە دەسەڵاتە کەواتە ئەمە موسسەیەکی ئەختەبوتی زۆر ترسناک بەڕێوەی ئەبا بینە سەر هەرێمی کوردستان ئێمە لە ڕووی سەربازیەوە
ڕاستە نەچوینێتە ناو جەنگەوە لە ڕووی سیاسیەوە نەچوونێتە ناو جەنگ لە ڕووی ئابوووریەوە نەچوینێتە ناو جەنگە و خۆمان پارەسۆ مۆفەق بووی بەڵام ئەوەی کە تۆ ئەتوێ پرسیاری لەسەرکەی کە لە ڕووی مخابەراتی شۆ تا ئێستا مۆفەقی چونکە نەسەر چاوەی ئەوەندەی کە کەوبێتە نێو میدیاوە نەسەر چاوەی گواستەوەی زانیاری بووین یان مەسەلەن سەرچاوی دیاریکردنی نقطەی سەربازی و ئەمنی بووبین ئەوەی کە لە میدیا ئەگوزارێ ماوەڕاوە عەلە الله نەبووە بەڵام بەشێک لە میدیای کوردی چۆتە جەنگەکە چووە ئەوە کارە ساتەکە بە تایبەتی یەک دوو کەناڵی ڕاگەاندن کە بە فشێوەیەکی فەرمیش کۆماری ئیسلامی ئێران ئینزاری بۆ دەرکردووە جاران کاک دکتۆر بەو ئەزبوونەی کە من لە میدیا هەمە حکوومەت بە ئێمەی بە میدیای سەربەخۆ ئەهلیەوە عاقڵ بن و ئاسایشی نیشتیمانی تێک ئێستا من بە حکوومەت دەڵێم کاکە عاقڵ بە ئاسایشی نیشتیمانی تێک فعلا میدیای حکوومەت میدیای حکوومەت زۆر کارە ساتە بڕوا بکە کاک دکتۆر بام کۆمنتە بدەم بە خەڵکی کوردستان بە بینەرانی کورساتی عزیز وەڵڵی میدیای حکوومەت واز بێنێ لە ئیشی سیر و سەمەرە و لادان هێشتا هەرێمی کوردستان عەقڵە سیاسی و جەماوەری و گشتێکەی زۆر سەلامەتە زۆر حەکیمە چونکە ئەزبوونمان هەیە خۆ ئەو ڕافەکردنە زۆرانەی لە کەناڵەکانی ڕاگەاندن و لە نێو سۆشیال میدیا و دام و دەستگاکانە هەیە هەرچەنە من بەدڵم نییە جاری تێژ عەزیز جەنابتم کرد بە تایبەتی ئێمە کە لە ناوەندی ئەکادیمین پێشترە بێ خوێندنەوەمانە بێ بەڵام تا ئەم دەقەیە مۆفەق بووی بەڵام یەک دوو کەناڵ وازمان لێ نایەنێ نازانم حەزەکەن چی ڕووبات بەرجێک بەداخەوە من ئەوە ئەڵێم هیوادارم وانە بێت ئێمە هەر لایەنێکی جەنگ بیباتەوە یەکێ لە زەرەتمەندەکان ئێمەی هەر لایەنێک بیباتەوە بۆچی ئەو قسەی ڕاشکاوانەیە بە ڕاشکاوی ئێڵێ بوو بە بەڵگەژێ قسەیەکی ترەکرێ خوێندنەوەیکی ترەکرێ مێدیاوە باسیەکەی مەسەڵەن خەڵکە هێنن ئەڵێ ئەگەر ئەمە بکرێ ئەوە ئەبینێنی بۆ ڕووکەمەوە پێش ئەو ڕووکردی حەزەکەم هەر توانای کەناڵە ئێرانیەکان هەیە و کەناڵی ئیسرائیلەکانیش هەیە کەناڵی ئێرانیەکان تێگەم سێریکە یەک کەناڵیان هەیە کە کەناڵی هەواڵیە بڕوو گەرم و گوڕی کاتی جەنگی پێوە دیاردەم و کەناڵەکانی تری حکوومەتی ئێران خۆی دراما بوون خەتێکی ڕەشاندانەوە کە ڕابەرەکەیان دەدەزیاوە کەناڵی ئیسرائیلەکان کاک دکتۆر ئەحمەد حەزەکەم خۆت بتابعی بکەی ڕاست ئێمە تێناگەین دە کەناڵی ئیسرائیلەکان بەس بە وێنەکەی بە شێوازی پێشکەشکارەکەی زانی چیەکە زۆرێک لە کەناڵەکان هەر بابەتی تەرفیهی بوون یەک کەناڵی کەناڵی هەواڵیانەیە کە تۆزێک ئەو شوێنی خۆیانی پیشانەیە و باسی شەڕەکەیە کرد لە عینی کات وەرە سەر کەناڵە کوردیەکان کاتیگۆریەکان جێگرە وەرە سەر کەناڵ کوردیەکان زیاد لە 10 کەناڵ 12 کەناڵی کوردی ڕاستەو خۆیە سەرنجستا ڕاکێشم گۆرانێکی خەفەتاوی بخەنە سەری لەبەروی لە ئاسمانی سلێمانی درۆن هەیە ئەوە لە سلێمانی بەترسی هەیە ئەوە سلێمانی ژیان بەردەوام و مەسەلەن بە پشوو خوێندن یعنی دۆخی سایکۆلۆژیان بێ بناسبە دوێنێ بانی بوو کەناڵێکی ڕاگەاندن ئەڵێ بەتەسێکی گەورە ڕووی لە سلێمانی کردووە بۆ من عادەتەوە کەناڵە حەز داکەم سێری کەم بە زوو بزان بەتەسێکە پارەی ودە لە بازاڕەکەمە پارەی ودە 250,000 دیناری لە بازاڕی بەسەبادی زۆری بە بینەوە سەر دۆخەجێکە وەکووتم هەندێک جار نەفەسێکە مەسەلەن ئەو بۆ پێت وایە ترست لە چی هەیە هەر لە یاگوتی براوە هەر لە براوە بێ ئێمە زەرەتمەند زەرەتمەندیەکە گەر ئیسرائیل و ئەمریکا براوە بە نەخشەی سیاسی عێراق وەکو خۆی نامێنێت بێگومان و بێ هیچ دوو دڵیەک سونەکان دەسەڵات دەگرنەوە سونە ناسیۆنالیستیەکان کە هەمیشە مەترسیم بۆ سەر قەوارەی دەستوری هەرێمی کوردستان هەیبەت حەلبوسی نمونە زەقەکەیەتی هەر کەسێ پێی باشە ئەم قسەیە زۆر جار لە هەندێک لە سیاسەتمەدارە تازە پیاکۆدەکان ئەڵێ بۆم هەڵگرن بۆ کۆپیکە بزانە مەسەلەن ینی لە نمونەی هەیبەت حەلبوسی و
ئەم مۆدێلانەی محەممەد حەلبوسی و ئەم گرروپە ئیتر خەنجەرە نازانم لەم تایپانە زیینوە بنەوانی و هەڕەشە لە سارێمی کوردستانەکەن و نمونونەکەشی لە بەخا نمونونەکەی لە کەرکک بینیمان کە ڕاکان زبووری محافزی کرد بەڵێ خراپتر ئەوە دەسەڵاتی ڕەهانم ئەوە لە پەیراوێزی دەسەڵاتە بووە دووەم مەسەلەن ئەم ڕفتارانەی کە لە بەشێ لە کەناڵەکانی ڕاگانی کوردی ئەیکرد ئەوە چانسەدا بەوەی ئەگەر بێت و ڕژێمی ئێران سیستەمی حکومڕانی لە ئێران بمێنێتەوە یان نزیک بێ لەمانەوە هەم دیسان ئێمە هەر ئەبین بە ئاماچ لە ڕاستیە کێشەکە لە چیە لە بچووکی ڕاوەکردنایە بۆ نمونە ئەم هێزە سیاسیانە یا ئەم کەناڵی میدیانە بینەری بەڕز گرە و لەسەر چیەکەن گرە و لەوە لەسەرەوە کە ئەگەر بێت و ئێران بڕوخ هێندێ هێزی سیاسی لە باژووری کوردستان لاوازە بن لە بەرژەوەندی ئەوانە سەیکە ئەم بیرکردنەوە بچووکە یعنی واتە کەوتنی ئەو ڕژێمە ئەو سیستەمە باڵانسی هێزی ئەوە زیادەکە لە کاتێکە من پێم وایە هەر گۆڕانکارێ لە ئێرانە زەرەتبەندی یەکەم ئەو هێزەیە کە پێی خۆشە گۆڕانکاریەکان بەو جۆرە بێ کە لە خەیاڵدانی سیاسی خۆیان نەخشەی بۆ کێشاوە ئەمە ڕاوەکردنێکی زۆر بچووکە بۆ دۆخی ئەو بارودۆخی کە لە دوای شەڕ دێتە پێشەوە چونکە بارودۆخی پێش شەڕ و دوای شەڕ وەکو خۆی نییە ینی خاڵێک نییە بۆی بگەڕینەوە خاڵێک نییە بۆی بگەڕینەوە ینی بچینەوە سەر خاڵی یەکەم تازە خاڵی یەکەم چوارگۆشەی یەکەم تێپەڕێوە ئەوەی کە دێتە پێشەوە شتگەلێکی جیاوازە ئابووری جیاوازە بەهای دینار جیاوازە بێت ئەوە ئەبێ خۆتی بۆ حازتکەی کە بەهای دینار گۆڕانکاری بەسەردادێت پێگەی ئێمە لە عێراقا گۆڕانکاری بەسەردادێت نەخشەی عێراق گۆڕانکاری بەسەردادێت بەڵام دەوڵەتی کوردی لێ سەوز ناپی ئەوەندێ ینی ئەوانەی کە لە کەناڵەکانی ڕاگاندن باس لەوە کە دوای ڕوخانی ڕژێمی ئێران دەوڵەتی کوردی دروستە بێت و هەرێمی کوردستان ئارامە بێت ئەوە شتێک نییە بێتە دی ڕاستە ئەو ڕفتارانی کە ئەیبینین گرۆپە میلیشیاکان لە عێراق یا ئێران یان دام و دەستگاکانی ترەی خەنە سەر هەرێمی کوردستان ئەمە قابلی قبولکردن نییە قبولکردنی میدیایی نەگزارەوە سیاسیەکە لە نێوان دووکەوان وەک زارەوە سیاسەکە نا شتێکە ئیهانەکردنە بە کەسایەتی تاچی کورد و بە قوارە دەستوریەکەی ئەمە بانگەشە نییە بۆی کە بڵین ئەمە شەرعەتی هەیە نەخێر بێگومان ئەمە ئەتوانین چی بکەین پرسیارەکەی جەنابێت دەتوانین چی بکەیت ئەم سیاسەتێکە هەیە لە ڕووی سلکی دیبلۆماسی ئەو دەستای کە بۆ ڕاگیرکردنی هاوسەنجی درێژکراوە عقلانەتت مامەڵی لەگەڵا بکەمە خاڵی یەکەم زۆر گرینگە ئەوەی کە تۆ لە ڕووی سەربازیەوە هەرگیز نە ئەمریکا پێویستی بەهێزی سەربازی هەرێمی کوردستان هەیە نە هەرێمی کوردستانیش تازە ئەچێتە ناو معادلەیەکی سەربازیە وەکوی شەڕی داعشکە کردی و باجەکەی بدات بەشدار دەکەی خاڵی گرینگە بۆ هەموو لایەکمان دەست بە ئیعلامەکەی خۆمانەوە بکری دەستگرتن بەواتای بە چاکسازی بەڵێ یعنی تۆ سەرش بە خوێنەوەی لە سەرکرێت دکتۆر زانە من عقڵمان هەیە ینی ئێرانیەکانە ئەبێلەوە تێبگەن مەبەزدار نییە ڕاگەیاندکارەکانمان گەمژێن لە نێو میدیادا نازانن ڕاوە بکەن تۆ تەنانەت سەلیقەی سیاسی کەناڵەکانی ڕاگەاندنی ئەو کە هێندە لە کەناڵەکانی ڕاگەاندن چونکە من متابعی ڕاگەاندنی کوردی یەکەم شتۆڤەکاری دەوڵەمەند و کەناڵی ڕاگەاندنی سەنجین و عەقڵمەندی زۆر باشمان هەیە بەڵام هێندە لە کەناڵەکانمان سەرچاوی دروستکردنی ئەماشان وەک چۆن کەناڵی جەزیرە سا لە زایدی سووری سوپای پاسداران و ئیطلاعات هەیە بۆی بەشێکە لە وتارە سیاسەکانی کە دیاری کردبوو بەپێی ئەو ڕێکاری نێودەوڵەتیانەیە پێشەی هێرش سەربازی بکرێتە سەر ناوچەیەک ئاگاداری سووری جەزیرە لە ناو ناوچەکەی بوو لە دۆحە کە ئاگادار کرابووە کە ئەگەری هێرشکردنە سەری هەیە دکتۆر ئەحمەد دڵنیام جەنابەت هەم بە ئەزموونەکەت و هەم بە سپۆڕێکەت شارەزاتری مەوزوعی پەیامی ئەم دەستگا ڕاگەیاندنانی باس کرێن و جەنابەت باسێکی لەم دۆخەیە ئەوان ئەو نین بەبەست یان بەدەستهێنانی ڤیوە بۆ باسکردن لە ڤیو ئەوە خاڵی یەک بەڵێ
و شارچێتی و هێشتا ئەو باگراوندا هەیەە هیچ تر نییە ئەوان ئەگەری هەیە ئاسایشی نیشتیمانی هەموو هەرێمی کوردستان بخەنەمە ترسیەوەی کە بڵێ لایفەکەی منم شەوی زیاتر بوو لە بێژەرەکەم لە کاتی لایفە ئاوی خواردەوە بابەتێکی تریشی نییە بەسەلەن دکتۆر علی دکتۆر زانایکی بۆ نییە تا ئەمەش ئاو بەرسی کەینەوە دکتۆر ئەحمەد قاوەیەکی بۆ بێنن دکتۆر ئەحمەد مەسەلەن ینی بابەتی یاری ینی شێوازی ئەعلامی قەتەڕیش نییە مەسەلەن قەتەر لە شوێنێکە لە مێدیایە هیچ ناهێڵێتەوە مەسەلە لە مەوزوعی غەزە قەتەر بەشێکە لە شەڕ لە ژێرەوە لەگەڵ بابەتەکەیە قەتەر لە هەموو کاک دکتۆر زادا کاک دکتۆر عەلی لە هەموو شەڕەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە قەتەر بەڵام مێدیادا ئەمە بۆ ئێمە بە دەردەخوات مێدیا بێنین کە ڤەری شتێک بکاو لە ژێرەوە شتێکی تر بکەین مەسەلەن لە ژێرەوە بڵێن هاوسەنجیمان ڕاگرتۆ بەڵام دوو مێدیا سێ مێدیا ڕاست پێرین بڵێن دکتۆر زانە میدیای قەتەری بەشێکە لە ئاسایشی نیشتیمانی دەوڵەت سەپۆتیەکات و عقلێکی حەکیم و ئیدارەدانێکی مۆفەقانە لە پشتیەوەیتی بەڵام میدیای کوردی میدیایکی حیزبیە کاکە هێندێک کەناڵی ڕاگەاندن هەیە کە سەرچاوی سەرێشن بۆ ئەم کۆمەلگایە لەلایەن گەنجێکەوە هەرزەکارێکەوە بەڕێوە ئەبرێتەوە هەر چاوەڕێی ئەوەی لەکەی یعنی من چاوەڕێی کارێکی گەورە یا ئەوەی کە بێ دیراسەیەکی ور بکات و داتایە بخاتە ڕوو مەترسیە ڕاستەقینەکانمان بۆ دەستنیشانکە دێ دۆخی ئاسایش و سەلامەتی و دۆخی لەباری ناوشارەکانەکە بە بەترسی بۆچی بۆ ئەوەی کە خۆی بباتە پێشەوە من پێم وایە جگە لە شادچێتی کاک دکتۆر عەلی لە ڤی و شادچێتی جەنابەت تۆزێ سەرقاڵ بووی حەزێکیانەیە حەزێکی گەنجانە بەڵێ ئەمە حەزە گەنجانەیە کە دەستگایکی مخابەڕاتی لۆکاڵی دەستگایکی زۆر بەڕوونی بیڵێم نقطە سەریەت دەستگایکی مخابەراتی لۆکاڵی سەپۆتی ئەم عەقڵە بچووکەکە لە میدیایە ئەم سەپۆتکردنە هەمیشە مەترسیە بۆ سەر چی بۆ سەر ئاسایشی نیشتیمانی بۆ سەر ئاسایشی تاگ لە کۆمەڵگا کاکە بۆ سەر ئابووری منطقی چیا یعنی مەسەلەن ڕافەکردنیان لە بواری ئابووری و لە بواری سیاسیە لە جیاتی سەلامەتی گشتی دەستەبەرکرد لە بنەهۆی دروستکردنی ئاژاوی گشتی سێکە لە مەسەلەی نرخی زێڕ و زی و دۆلارە ئەو ماوەی پێشوو چ کێشەیەک دروستکرا خازە لە لافاوە لە هەموو شتێکە دانی منە سەرنجەمە بوو دکتۆر کابرا چۆتە بەردەم مەرزی نێودەوڵەتی پشتە مەرزی پشتە مەرزی باشماخ مەرزی پەروێزخانە هەر مەرزێکی تر بە ئامانجێک چووە بەڵێ مەرزەکە داخراوە هیچ کەلوپەلێک نایە کابرا خێراڵێ بەخواگە 15,000 پێ بچم بیدەم بە کۆمەڵک ئەسڵ ساسیشی نیە کوچکە ئێران خۆی پێویستی بێ دکتۆر عەلی بۆ قسەکە بکرێتەوە ناچێ بڵێ کرایە ناچێ بەس بۆ کۆمێتێ نێم ڕوو بکەمە ئیدارەی ئەم ناوچەیە بڵێ بۆچی ئەو تێبینیەوە تا کردووە هەمیشە شەڵگەی ئیشکردنەکان ئەوەی کە لە توێژینەوەی زانستیان پێڵێن مجتەمەکان پارێزگاکانی سلەیمانی و هەڵەبجە و گەرمیانن ینی لێرە دەرگاکان زۆرتر کراوەت لە قەزەی بریشکەکەیە قەزەی بریشکەکە داواجینەکانی سلەیمانی نمونە بوون وەکوە لە شوێنەکانی تر مریشک نەبێت ینی مەسەلەن لە زیندانی چاکسازیە تلیاکە کوشتنە ینی بۆچی دەرگاکان بە تەواوەتی ئەمەش خراپە کە خۆجێتی سەپۆتی ئەم جۆرە میدیایە ڕەنگە لەو فەزا ئازاد و کراوەیە بێ کە لە ماوەی ڕابردووە لە سلێمانی و دەوروبەری زادی خۆ من لە شوێنیوانە زوو لەڤین و ئاوێن و هەڵاتی سلێمانی بوو بەس ئێمە پێ عەتسیف کردی لە ئێمە کاتی پێم وتی جاران بە ئێمانەوەی ئێوە ئاسایشی نیشتیمانیتان دێ ئێستا ئێمە پیانەڵێ ئێمە ئیشکردن بوو لەسەر کەیسەکانی ناوخۆ ئێمە بە پرۆسەی بە دێوانکردن دێواندنی کۆمەلگامان ئەنجام نەئەدا ئێمە تەنها لەسەر پرزگەلێک کاربانەکرد کە پەیوەستە بە ژیانی گشتی بە گەندەڵی عامەوە بە سیاسەتی میدیایش گۆڕانکاری بەسەر وەڵڵاهی ببوورە کاک دکتۆر زانە کاک دکتۆر عەلی زۆر جارم قسەیم کردووە
ئەم کەناڵانی ڕاگەاندن لە ڕووی تەکنیکەوە ڕەنگە چوونە پێشەوە بەس بڕوا بکە لە ڕووی تەحریر و ناوەرۆکەوە هێشتا زۆریان ماوە بگەنە ئەو قۆناغی ئێمە وەکو جەنابەت دەڵێ ینی کۆکردنەوەی ڤیو لەسەر بەکاڵاکردنی جەستە و بەکاڵاکردنی جلوبەرگ و پیشاندانی هێندێ شت کە مرۆڤ لە دیوەخانی کۆنیشا شەرمەکات ئەو جۆرە ڕەفتارانە بکات قسەی پێکرێ و نمونانی پێ دکتۆر علی شتێک هەبوو کاکتۆر کوردیش ینی لە ماوەی ئەوەی کاڵێن لە دوای بڵێن پرۆسەی ئازادی عراقەوە دوو بابەتی زۆر مەترسیدا لەسەر ئاسایش نیشتیمانی هەرێم دروست بوو داعش و مەسەلەی ئەو جەنگە جابن ئەو قسەی دێش تەواوی کەم ئێمە دەستگاکانی ئێمە کاتی خۆی دەستمان بۆ هەت پرسێ بدەبێت لە هەر شارێکی کوردستان بێ بە هاوسەنجی کردومانە ینی بۆ ئێمە شارێک تارگێتەکە نەبووە فەزاکە لێرە ئەوە ئازادینی عەزیزم کە تۆ بووی بە مختبەر ببوورە ئەو ئەزایی چۆنە کە تۆ سەرنج بە جەنابەت نەزەریەکێ نەزەری علمی ئەعلامی مخابەڕاتی کاتێک کە ناوەندێک دەبێت بە چەڵگەیە بۆ توێژینەوەیکی هەواڵگیری لە ڕێگای دەستگایکی ڕاگەاندنەوە بێ بوەستێنێ ئەوە ڕێگە چێتە چوارچێوەی کاری هەواڵگیری ڕاگەاندنەوە ئەبێ ستۆپ بکرێت خۆی حدودەکە زۆر ناسکە نامەوێت زۆر بچەوە دەکات ئەڵێ درۆنەکە لە 11 مەتر ئەو لە ئامانجەکە کەوتۆتە خوارەوە ئێتۆ ئەمە ڕێک پێیان هەڵیگە درۆنێک تر بنێرن یەک تۆ زەملاتر بگرن ئەزانی ئەم بابەتە تەنانەت لە دەستگاکانی حکوومەت هێرێمی شا من ئەوە بڵێم کەوتە ململانەوە لەسەر ئەم قەناتانە کەوتنە ململانەوە حتا ئەوەی کە بەڕێزان لە فەرمانگەی میدیا و زانیاری کە ئێمە لە ڕۆژ یەکەم پێشتریشەوە بەسە لە خەڵکە بە تەلەفۆنی کردو توێ شرۆڤەکان زۆر جوان بەس بۆ خەبەرەکانتان بە ئۆنیە ئێوەش لەسەر هەولێر بڵێن مۆسیقایەکی بخەنە سەر بڵێن ها درۆن لێیدا لە هەولێر کاکە هەولێر چی لێە هەولێر کوردی لێ ئێمە سە لە سۆران کوردی لێ چۆن تۆ بێ کورسادەوە بکە بۆ نمونە والله هەواڵەکانتان وەکەوان گەرم و گوڕنی تۆڵی خۆتان بکەن ئەم بابەتە لە دەقلێکی زۆر چۆن ئێمە دەستمان لە هەولێر و دۆک نەشتووە وەکو هاودیشتیمانی وڵاتە بەس خەڵکی ڕەنگە دەستی لە سلەیمانی و هەڵەبجەشت بێ بڵێ ئەمە ئێمە لەلایەک وە کورسات تەواو پامەدی خۆمان بە ئەو ڕێنمایانەی فەرمانگەی میدیا و زانیاری کردووە کە تەواو ئێمە پابەندین مەسەن زانیاریەکان کاتێک بڵاوەکەینەوە مەسەن کە دەستگایەکی ڕسمی حکومی دوای لێکۆڵینەوە ڕایبگەێنێ بڵێ درۆنێک گە شوێنی کردوتە ئامانج ئەو ڕوویدا نابین بە چاوساغی ئەو لایەنە دوژمنەی کە هێرشەکاتە سەر هەرێمی کوردستان ئەمە جگەلەوەی ئەوانیش پێما بڵێن کاوان ئەرکی خۆیانە و کاری خۆیانیان بە ڕێکوپێکی کردووە کە ئەوە دروست و ڕاستەکەیە کورساتیش تا ڕادەیەکی زۆر هەوڵمانە بەس خۆشبەختانە کاک دکتۆر عەلی ئەزین چۆنە ئێستا ئەوە بڵم کاک دکتۆر هێشتا خەڵک ڕاستە ڤیویان زۆرە بەس لە هاوکاتی ڤیۆگەش بڕۆ سێری کۆمنتی خەڵکەکە بکە گە 200 کۆمنتی بووە تۆ سێڵە عیب ناکردوە ئیشەکەن لە هەر ڕای گشتی کوردستانیش گۆڕاوە هەموو ناو ئەحمەدێک کەراوە باش ئەمان درێژ من کاک ئەحمەدەکان ڕای گشتی کوردستانی لە نێو کەناڵەکانی ڕاگەاندن یان لەو کۆڕبەندانەی کە پەیوەستن بە کاری میدیایی تەنانەت لە سۆشیال میدیاش ئەو قسەکەرانەی کە کاریگەریان هەیە لەسەر ڕای گشتی بەڵێ بەڕوونی باز لەم پرساکان وەکوتم هیوادارم حکومت عاقڵ بێت باش بێت بۆی کە خزمەتی گشتی دکتۆر ئەحمەد پرسێکی تر بێنمە گۆڕێ هەر لە لینکێکی لێ بکەینەوە یان فەرعێکی لێ بکەینەوە هاوسەنجی باسکردن مەسەلەن تۆ لێرە باسیەوەکەی ئەڵی کۆماری ئیسلامی ئێرانیش ئەوەی کرد مەسەلەن ئیسرائیل و ئەمریکاش ئەوەی کرد ئەنی کاتێک کە تۆ باسەکەی یەک تەرەف ناگری ئەمە جۆرێکە لەلایەنداری یاخود بەڕاستی پاراستنی ئاسایشی نیشتیمانیە لە ڕێگە شرۆڤە و زانیە ینی هەواڵەوە ئیشی ڕاگەاندن چییە؟ یەکەم گاندنی زانیێرێ دووەم ڕسالەیە پەیامە بڕوام ببوورەوەڵێم جەنابەت پسپۆڕی بڕوام بە میتۆدی بێلایەنی نییە چونکە کە شەڕ ڕوویە فاکتەر زۆر ڕوویە کە زۆڵم هەبوو کە پرسی گشتی هەبوو تۆ ڕاگەیانکاربی ڕاوەی بارودۆخەکە بکەن پێچوانەی ئێمە قسە بکەن واتە ئەجەندای کەناڵەکەی بێ سیاسەتی قسەکردنی بەڵام دوجار حقیقەتە ئەوە مەسەلە مطلقاً یعنی هەشتێ پەیوەندی بە مەسەلەی ئاسایشی نیشتیمانی پەیوەندی بە نەتەوە هەبێ بە تایبەتی بۆ ئێمە وەکو کورد ئەوە هێڵی سوورە
تۆ لە ژێر ئەم چەترەیە لە ژێر ئەم دەواری ئاسایشی نیشتیمانیە دی قساکەی هەوە هەشتێک بێگومان منیش پێشنیازەکەم هەشتێک چووە بەزاندنی سنووری بەزاندنی ئاسایشی نیشتیمانی ئەوە هێڵی سوورە و ئیشی دەستگا هەواڵگریەکانە چۆن مامەڵی لەگەڵاکەن بەڵام لە ناو خۆی وڵاتە ئەوەی کە پەیوەندی بە داعمکردنی پرۆسی دیموکراسی و باشترکردنی ژیانی خەڵکە ئیشی ئێمەیە من پێم وان نییە هیچ قسەکەرێکی جددی لە کۆمەلگای ئێمەدا قسەکەری جددی یان بیرکەرەوەی جددی دژی ئاسایشی نیشتیمانی قسە بکە ئەوە خۆی دەستگای هەواڵگریە دەستگای هەواڵگری نانیشتیمانی ئەم جۆرە پێناسانە ئەبەخشێتەوە من سێم پێناسەیەگەدا بە جەناب پێناسەیەگەدا بە من پێناسەیەگەدا بە دکتۆر عەلی بە کەسێکی تر ئەمە ئەم پێناسانە یا ئەم ناسنامانەی کە خەتە گیرفانی هەریەکەمانەوە ئەوە تەندروست نییە بەڵام دوواجار تۆ لەسەرت پێویستە لە چوارچێوەی ئەو بازنەی کە ناون ناوە ئاسایشی نیشتیمانی خزمەتی ئەم پەتسە بکەیت وەگوتم مەسلەی لانداری بێلانی چییە یعنی مەسەن تۆ لە نێو شەڕێکی گەورەیانی هیچ دەستگایکی ڕاگەاندن و هیچ تاکێک لەم کۆمەڵگایە ناتوانێت بێلانی خۆی پارێزێت جەنابتان بۆ سات ڕاپرسیە ناکەی هەزار عینە لە سنتەری سلێمانی یا هەولێر یا دووهۆ کەرکک و وەربگرە بزانە کەسێک هەیە بڵێ من لە نێوان شەڕی ئەمریکا و ئێرانە بێلایەنم بێلانی چییە بەڵام تۆ ئێمە ئەتکا من بۆ خۆم دڵنیاشم لە جەنابتان چکە بە سوشتم لەگەڵ تیمێدا نانیشم کە متوانم بە عاقلیان نەبێ ئێمە لۆژیکیانە قساک لۆژیکیانە ئەمە بەرئەنجامی بیرکردنەوەی سیاسی ئێمە لەسەر پرسەکە بەڵام ناچینە لەسەر هێڵە ئەو سەقفەی دکتۆر زانیاریی تازە هەیە کەمێک بەر لە ئێستا و بۆ یەکەمین جار لە دوای دەستپێکی جەنگی ئەمریکا ئیسرائیل بەرامبەر بە ئێران شارۆچکەی تایبەت لە سنووری خۆراسان لەسەر سنووری نێوان ئێران و ئەفغانستان بردومان کراوە سیستەمی بەرگری لەو ناوچەیە کەوتۆتە کار لە تەواوی ئەو زانیاریانەوە ئەو بردومانانەی کە لە ماوەی ڕۆژانی جەنگدا هەبووە گوێتان لە ناوی شار و شارۆچکەکانی ئێران بووە بەڵام تایبەت یەکەم جارە بردومانەکرێت و سیستەمی بەرگریش کاراکراوە ئەم شارۆچکێ دەکەوێتە سنووری پارێزگای خۆراسان وە لەسەر سنووری نێوان ئێران ئەفغانستانە و ئەو وێنانەی ئێستا ئەیبینن ڕاستەوخۆ لەسەر شاشەی کورسات نیوز وێنەی ڕاستەوخۆی ئەو شارۆچکێن کە دەکەوێتە سەر سنووری ئەفغانستان ئێران کامەش ڕەنگە لە کاتژمێرەکانی داهاتوو یا لە ڕۆژانی داهاتوو لێکەوتەی دیکەی لێ بکەوێت بەڵێ وەکو باسمان کرد ئەمە شاری تایبەت بوو بۆ یەکەم جار لە سنووری خۆراسان بردومان کراو وەکەوەی بینیتە لە دیمەنەکانیش کە سیستەمی بەرگریش وەڵامی بردومان و موشەکەکان ئەداتەوە ئەمەش ڕەنگە پێشاتێکی تازە بێ لێ گەڕێن بۆ شرۆ بابەتی تری تازەش هەیە ئێستا کاران لە ژووری هەڵ بە نردوم ئەکسیۆز ڕای گەیاندووە کە ئەڵێ ناتانیاهۆ کردەوە مەسوولیانە بۆیان ناردۆ بۆ منیانانێت لە ڕووی تیۆرێکە بێ خەتای تیۆری موابەرێ خەتای خۆتە لە گروپەکەی لە گروپێکی ترێنەوە لەم بینایە بەس من معلوماتمەە باز لەواکە کاڵێ ئەکسۆز لە زاری مەسوولێکی گەورە و بڵاوی کردۆتە کاڵێ ناتانیاهۆ هەفتەی ڕابردوو کاتی جەژنەکانی نەورۆز مەبەستی بووە داوا لە گەلی ئێران بکە بچنە سەر جادە و جۆرێک لە ڕاپەڕینێک هەبێ بەڵام ترامپ ڕێگینە و توێتیەوە کارێکی مەترسیدار و زیاتر خەڵکەکەکوونە بەرمەترسی و باز لەوە ژەکە کە ئێستا ناتانیاهۆ گومانی هەیە لەو هەوڵانە بۆ ڕێکەوتن بۆ ئاگربەز لە نێوان ئێران و ئەمریکا کە لە بەرژەوەندی ئیسرائیل نەبێ ئەمە تۆزێکی تر ئەوە تۆخەکاتەوە کە جیاوازی تەواوی ئامانجەکەیان
جیاوازی بیرکردنەوەیان هەیە لەسەر ئەم جەنگە لە نێوان ئەو خەتێکە دکتۆر ئەحمەد ئەو خەتێکە تۆ باس کرد. دوازارمە لەسەر ئەو مەسلەی ئەو ناوچەی تایبات و خوڕاسانە دەگەین. ناوچەی خوڕاسان لە سنووری ئەفغانستان ناوچەیەکە یەجگار بەرفراوانە. شەپۆلی ڕۆشن دوو مەدیتەیە، مەدەی منەوەرەکان و هەموو بەشی زۆری ئەوانەی کە زانەی ئایەتوڵڵا گەورەکانی شیعشن لەو ناوچێن کوردێکی زۆری لێە و لەسەر سنووری دوو وڵاتە کە شەڕکردن تایە زۆر ئاشنایە بەو ناوچەیە. بۆیە ڕەنگە بۆ قسەی کە جەنابەت وتر لە تاکە شوێن بێت دەرفەتی خۆپیشاندان و ناڕەزایەتی جەماوەری زۆرتر تیابێ لە چاو ناوچەکانی گروپی موسەلەحیشی تایە بڵێ بە تایبەت لە سنووری پاکستان و ئەفغانستان. بۆیە ڕەنگە ئەمە بیرکردنەوە بێ بۆ کلیلێک بێت بۆ گۆڕینی ڕێڕەوی جەنگەکە. تەمان ناتانیاوە ببوورە ئەڵێت ئێمە لەگەڵ ڕێکەوتنیشی خراپانین ئەوە لێ دوانی دوێنێتی دارە تازی لەسەر ئەو دوو خاڵە خلافیانەوە کە لە هەفتەی پێشەوە داوای بەردەوام ئەو خەتە هەیە کردووە. هەتا ئەوە شەبوو قسەیە هەبوو کەوتی لە 48 کاتژمێری ڕابرد داهاتوودا زۆرترین ناوچەی پیشەسازی سەربازی بە ئامانج بگرن، چونکە ترسی هەیە ڕۆیتەر زەڵێ ترسی هەیە لە هەر دقەیەک بێت ترەمپ بێتە سەرهێڵ و بڵێ ئەو وەستان وەستانیان بۆ بکرێ بە 2 هەفتە بۆ مانگێک یان 5 ڕۆژە ئیسرائیل لە ترسی دەستڕاگەیشتنی ئێرانە بە چەکی تر و بە شێوازی تر. ترەمپ لێدوانەکانی زۆر هینی لەسەر ناکرێ جێگەی سیقەنی ئەوە گرت بەرنامەی کەشکۆڵ بمایە پیانەوە مام ساڵح زۆر ئەوەی لە خوراسانیش دەرفەت هەبوو 2 میلیۆن نزیک 2 میلیۆن کوردی لێەوە توانی بە زمانێکی زۆر پاراوی کوردیش قساکەن بێگومان لێکۆڵنەوەی لەسەر بکرا. دکتۆر گفتوگۆکەمان زۆر لە خزمەتی ئاسایش نیشتیمانی بوو. سوپاس دەکەین بەڕێز دکتۆر ئەحمەد میرەن و سەر و ڕۆژنامەنووس و مامۆستای زانکۆ. سوپاس بۆ جەنابتان. دکتۆر عەلی سوپاسی جەنابی شەکەم و جەنابی سوپاسی من بکەیت. زۆر سوپاس دەکەم تۆ هاوکارمان دکتۆر بیلال و هەموو هاوکارانیترمان. سپاس بۆ تۆ. سپاس دکتۆر جان مەجلیست خۆشە. ئینشاڵڵا هەروە بێ و ئارامی ئەبێت جارجار ناو جدیەتەشە هەندێک کرانەوە هەبێ لە ناو دیالۆگەکانە خۆی هەر ئەسلوبەکە بێ بگۆڕین شێوازی بگۆڕ بینەر نەترسی هیچ لە گۆڕێنیە و بەڵێ خۆشەویستانم لە دوو کاتژمێر ڕابردوودا لەگەڵ هاوکارانم لە بەشی تەکنیک و لەگەڵ میوانە ئازیزەکانم شرۆڤەیە و بابەتانەمان کرد. خوای گەورە هەرێمی کوردستان و هەموو وڵاتانی دەوروبەر و جیهانیش بپارێزێت بە هیوایەوەی ئاشتی و ئارامی ڕووبکاتەوە ناوچەکە. تا کاتژمێر 12 کە هاوکارانم دێن بە کۆمەڵێک زانیاری دیکە لە خزمەت ئێوە بن. ئێمە لە لای خۆمانەوە ئێوە بەخوای گەورە ئەسپێرین خواتان.